بەڵام مامۆستا دەستەکەین ساڵات دووبارە بە خراپنی بەڕێتان دەکەم بەناوی هەموو بەناوی دەستی بەڕێبەرانی دەواازەی سەرکەوتن ئەخەر بن. زۆر زۆر سپاس مامۆستایی بەڕێز. بۆ بەڕێزانی ئینشاءالله دەستەکەین ئینشاءالله. ئینشاءالله لە خزمەتتانە. بەڵێ ئەو بەڕێزانی ئامادەشن بەڕێزان ئەتوانن لە ڕێگەی ڕسالەیان چاتەوە هەر پرسیار و تێبینیەکتان هەیە بنووسن تا کۆتایی ئینشاءالله ئێمە ئاڕاستی مامۆستای بەڕێزیەکەین. بەڵێ مامۆستا. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە. سڵاو ئازیزانم لە خوای گەورە داواکارم کە زۆر باش بن. زۆر سپاس بۆ بەڕێزان لە سەکۆی سەرکەوتن ئەم هەلیان ڕەخساند کە من بتوانم لە خزمەتتانە بم بە خۆشحاڵیەوە. ئەم شەو من لە خزمەتتانم بۆ باسکردنی بابەتێک کە ئەکرێ هۆکار بێ بۆ گۆڕانکاری لە ژیانی زۆرێکمان. خۆشەویستانم، لە ماوەی چەند مانگی ڕابردووە مامۆستا سەعید و ئەو بەڕێزانەی تر ئاگاداریان کردم کە شتێک پێشکەشکەم، بەڵام قەدەری خواوا بوو کە لە سەرەتاوە ڕێک نەکەوت. دوجار بیرم لەوە کردەوە کە شتێک پێشکەشکەم کە دووبارە نەبێت و بابەتێ بێ ئینشاءالله جەبی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. ئازیزانم، بابەتەکەمان باز لە استراتیژیەت و تاکتیکی بوونەواتە کەسانێک هەن استراتیژین و کەسانێک هەن تاکتیکین. بەڵام لە ڕاستیە ئێمە کاتێک کە ئەمانوێ استراتیژی بین هاوکات پێویستمان بە تاکتیکە. مەبەستمان چییە لە استراتیژ و تاکتیک؟ بۆچی ئێمە لە جیاتی ئەوەی کە باز لە سیاسەتی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتی و لە جیاتی ئەوەی باز لە جەنگ بکەین، ئەم زاراوانەی کە زیاتر زاراوەی ناو سوپان، زیاتر زاراوەی ناو سیاسەت و جەنگن، زیاتر پەیوەندی بە پەیوەندی نێودەوڵەتی وڵاتانەوە هەیە، ئێمە هێنین لەسەر ئاستی کەسەکان باسیەکەین. بۆچی؟ ڕاستیەکەی لەبەرەوەی ئێمە ئەمانەوێ گۆڕانکاریەک لە خودی کەسەکانە دروستکەین و خۆتان باشەزان ئەگەر بێت و کەسەکان نەگۆڕێن ئەوە بەڕاستی کۆمەلگاکانیش ناگۆڕن. ئێمەش کە ئەمانەوێ ئەم کوردستانە بەرەو باشبوون بڕوا کاتێک ئەتوانین کات تاکەکان گۆڕانکاریان بەسەرابێت و ئەم زاراوانە لەوە ئەچێ کەمتر بیست بێتمان کە بۆ کەس و کەسایەتیەکان و ئەمانە بەکار هاتبێ. بەس لە ڕاستیە کاتێک کە تەماشای خەڵکیش ئەکەین، خەڵکانیش کەس تاکەکانیش هەر وەکو دەوڵەتەکان وان، هەر وەکو ئەو وەکو حیزبەکان وان، هەر ئەوانیش وەکو سوپاوان ئەوانیش دوجار ئەتوانین بڵین ئایا سەرکەوتووە سەرکەوتونیە، هەنگاوێکی باشی ناوە یا هەنگاوێکی باشی نەناوە. واتە هەر هەمان شت کە ئێمە بۆ بابەتە زۆر گەورەکان زاراوەکانی بەکارەهێنین ئیتر لای ئێمە چەسپاوە کە استراتیژ واتە چی. بەڵام کاتێین لەسەر ژیانی خۆمان تەطبیقیەکەین، هەر کە بیری لێەکەینەوە ئەو کاتە زۆر ڕوونە و زۆر بە ئاسانی تۆ عیبەکانی خۆت و خاڵی هێزی خۆت یەکسەر ئەتوانی بناسیتەوە. بەڕێزان، وشەی استراتیژ یەکەم جار بۆ سەربازی بەکار هاتووە. کاتێک کە هێزێک ویستویەتی لە جەنگێکە براوە بێت بەرامبەر بە هێزی بەرامبەر، بیری لەوە کردوێتەوە کۆمەڵێ ڕێگا بگرێتە بەر، ئەسڵەن ئەکرێ پاشە خشە بکەی، ئەکرێ شوێنێک بگری بەرامبەرەکەت بڵێ ئەو شوێنی بۆ چی، ئەوە کەی ئەوەنە گرنگ بوو، ئەوەنە کوشتاری بۆ یاوە، وانە؟ بەڵام کاتێکم لاپەڕەکانی مێژوو ئەخوێنیتەوە سەیرەکەی لە کۆتاییە دەرەکەوێ ئەمانە زۆر زیرەک بوون، بۆیە وا هەنگاویان ناوە، بۆیە وا پلانیان هەبووە، کەواتە ئەمانە بە استراتیژ کاریان کردووە. بۆیە هەمیشە کەسێک کە لە ئاستی سەرکردایەتی سوپایەیە ئەبێ استراتیژی بێ، چونکە ناکرێ تۆ لەبەر خاتری کوشتنی جوندیەکی بەرامبەر وڵاتەکەی خۆ بەدۆڕاندن، وانە؟ لە ژیانی ئەمە ئەگەر بگوازینەوە ئەتە ناو دنیای ئابووری، ئەتە ناو دنیای پەیوەندی نێودەوڵەتی، ئەتە ناو سیاسەت، ئەتە ناو بازرگانی و دوجار بۆ ناو ژیانی تاکەکان.
کەواتە هەر ئەم وشەی کە لە ناو سەربازیە هەبوو گوازراوەتەوە بۆ کایەکانی تر. ئێستا ئێمە بۆ تاچی بەکارەهێنین، ئەڵین ئایا تۆ مرۆڤێکی استراتیژیت یان نەخێر، تۆ تەنها مرۆڤێکی تاکتیکیت. ئەی باشە، کاتێک ئێمە ئەڵین استراتیژ، خۆ استراتیژ بێت تاکتیک ناکرێت. تاکتیک چییە؟ تۆ کارێک ئەنجامەی بۆی ئەنجامێکی خێرا با بەدەستەوە. یکەواتە هەموو استراتیژێکیش پێویستی بە کۆمەڵە تاکتیکە، بەڵام ئەمە عەقڵیەتە. ئەو کەسەی بە عەقڵیەتێکی تاکتیکی کارەکە ئەکرێ هەندێک سەرکەوتن بەدەست بێنێ، بەڵام دوجار لەوە چێ ببێ بە ماڵوێرانی بووی. بۆیە بەڕێزان، ئەگەر بە عەقڵی سەرکردەکانی سوپا بێ، زۆر جار پەلامارێک و جوابدانەوەیەک و شەڕێک لەوە ئەچێ وڵاتەکە وا بزانێ وڵاتەکەی ئەتوانێ سەرخە. بەڵام ئەوە سیاسیەکانن کە دوورمەوداتر بیرەکەنەوە. بۆیە ئەبینی ئینسانێکی سیاسی هەر لە ژیانی خۆشیە تا ڕادێک سەرکەوتوترە لەوەی کە زۆر شت ئەقۆزێتەوە و بیر لە زۆر شتەکاتەوە و سەبری هەیە. بۆ نمونە ئەگەر بێت و سیاسیەکانی بەریتانیا بێنین تا پێشچاو لە ماوەی جەنگی جیهانی دووەمە، سیرەکەی زۆر دوورمەوداتر تەماشای بارودۆخەکانیان کردووە. ئێستا ئازیزان، ئێمە لە ناو دنیای سیاست و سەربازی و ئابووری و بازرگانیەوە یین باز لە کەسەکەین. تو خۆت هەر شتێکمان باس کردی بەرەوە سەر خۆت، ئایا من لەم جۆرە کەسم یان نەخێر من لەم جۆرە کەسم؟ ئەگەر لەم جۆرەیان بم، ئایا من لە ژیانمان دەستکەوتم زۆرە بێ، ئایا سەرکەوتووە بم یان نەخێر؟ بۆی ئازیزان، گرنگە ئینشاءڵڵا ئێمە ئەم شەو بە کورتی بە پوختی بە شێوازێک کە زۆر ڕوون بێ، واتە ئاسایی بێ بەلاتانەوە کە وشەیەکی وەکو استراتیژ و تاکتیک و ئەمانە بەکارێنین، بەڵام دڵنیا بن بابەتەکە زۆر زۆر سادەیە، لە هەمان کاتا زۆر ئەکرێ کاریگەر بێت. مرۆڤی استراتیژی یان تاکتیکی. سەرەتا بەڕێزان، استراتیژ چییە؟ استراتیژ واتە کاتێک ئەڵێن شتێک استراتیژیە، واتە پەیوەندی بە پلانی درێژخایەنەوە هەیە. لە ناو زانستەکانی کارگێڕیە کە ئەڵێ استراتیژ یەکسەر یعنی لۆنگ تەرم پلان، واتە پلانێکی درێژخایەن. یەکسەرەوەیە بەمێشتە شتێکە عاقیبەتەکەیت بەلاوە گرنگ بێ. ئاخوای گەورە فەرمێ وەالعاقیبەتو خەیڕ من الئولا، ئەڵێ ئاخیرەکەی گرنگتر لە تا ئەوڵەکەی. باشە، عاقیبەت گرنگترە. ئەمە گرنگ نییە تو ئێستاکە لە جاری وایە لە ناڕەحەتیەکەی، جاری وایە لە قۆنە، بەڵام ئەگەر بزانی عاقیبەتەکەی باشە، زۆر زۆر دڵخۆشە بی بەوەی کە ئەو ڕێگایەت گرتووەتە بەر. بەڵام تۆ ئەگەر ئێستاکە لە بارودۆخێکی باشەوی بەس بزانی عاقیبەتەکەی خراپە، ئەوە کارەساتە. کەواتە هەر کاتێ ئاراستەی تێکەوت و مەودا درێژ بوو مەوزوعەکە، ئەوە یعنی استراتیژیە. کەواتە بۆ کوێ بڕۆم، چی بکەم و بۆ کوێ بڕۆم، ئەمە شتێکی استراتیژیە. بۆ نمونە یاری، کام یاری بکەم، ئەوە پرسیارێکی استراتیژیە. نەک چی بکەم بۆ ئەوەی ئەم شتە بەدەست بێنم. وانە هەم تۆ مەسەڵەن یاریەک ئەکەی، ئەڵێی پۆینتێک چۆن بەدەست بێنم، خاڵێک گۆڵێ چۆن بەدەست بێنم. پرسیارەکەەوە نییە، پرسیارەکەەوەی جاری هەر چی یاریەک بکی. ئێستا بۆ نمونە تۆ ئەچی بۆ لای شارەزایەک، ئەڵێی کاکە من جەستێکی زۆر زۆر وەرزشیم پێوەیە و بەڕای تۆ من چی بکەم سەرکەوتووە بم. یەن لێکۆڵینەوە لەسەر تۆ ئەەکەن، تەدریبت پێ ئەەکەن، هەڵسەنگاندنت بۆ ئەەکەن، ئەڵێن کاکە تۆ بڕۆ، ئەگەر بێت و تۆ یاری بۆکسین بکەی ئەبی بە یەکەمی دنیا، بەڵام ئەگەر بێت و تۆ یاری بۆ نمونە باسکە بکەی هیچت نابێ بە هیچ. استراتیژەوەیە بزانی کام یاریە هەڵبژێریت. بەڵێ والآخرة خير من الأولى، دەستەکانە خۆش بێ، والآخرة خير من الأولى. ئاراستە بیرکردنەوەی ماوە درێژ، کەواتە یاریەکە چی بکەم، کام یاری هەڵبژێرم، کام یاری هەڵبژێرم. بەڵام تاکتیکی چییە؟ تاکتیکی واتە تۆ کارێک ئەەکەی، کردەوەیەک ئەنوێنی بۆ ئەوەی لە ماوە کورتە تۆ کارێک جێبەجێ بکەیت و ئەنجامێک بەدەست بێنیت. لێرە بۆ نمونە
بڕۆیتە ناو یاریەکەوە، ئەوە تاکتیکە. لێرەوە پاس بم بە فڵان کەس وەریگرم، بۆ نمونە بەرەو چ گۆشەیەک تۆپەکە هەڵڵەم گۆڵەکەم، ئەو شتێکی تاکتیکیە. بۆ نمونە بە یاریزانەکەی ترەڵێی ئەڵێ کە گەشتمە ئەوێ پاسم بەرێ، باشە؟ ئەمە تاکتیکە. بەڵام هەر ئەوەی ئایا ئێمە یاریەکە بکەین، کام یاری بکەین، ئەوەیان استراتیژە. خۆشەویستان، سەرنجتان بۆ ئەوە ڕاکێشمەوە، تو هەر ئێستاکە ئەوانەی کە ئەیان ناسی، ئەوانەی باشەیان ناسی، بیرێشان لێکەرەوە. هیوا هەیە زۆر ماندووە، دائیمە هەوڵەیە، دائیمە مەشغوڵە، بەڵام کە سەیری ژیانیشی ئەەکەی دەستکەوتەکانی ئەوە نین. یعنی ئەوە ناهێنێ ئەم کەسە بەیانیان زوو ئەچێ ئیشەکە تا ئێوارە یان تا شەو درەنگێ، دایمە مەشغوڵە، مەجای هیچی نییە، بەڵام کە سەیرێکی باشترە لە بەتاڵێک. معقول نییە تۆ شەو ڕۆژ ئیشتی باشتر بی لە کەسێکە هەر هیچ ناکات. ئەوە یعنی چێ؟ وە هەر بێ باشتر بی، بەڵام ئەبێ زۆر تۆ دەستکەوتت هەبێ زۆر باشتر بی. بۆیە سەیرەکی ئەمانە کە دائیمە مەشغوڵن، سەرقاڵن، نەتیجەی واشیان نییە، ئەمانە کەسانێکن کە زیاتر تاکتیکین. بەڵام کەسانێک ئەبینی دەستکەوتەکانیان زۆر گەورە، بەڵام بەپەلە بەدەستیان نەهێناوە، ئەزانین کە ئەمە بەرهەمی ساڵ و دوان نییە، بەڵام سەرکەوتنێکە هەزاران نەفەر ئەڵێن ئێمە تەسەور ناکەین بتوانین ئەوە بەدەست بێنین. هەرگیز نایە بە عەقڵی هەزاران نەفەرە کە بتوانن ڕۆژێ لە ڕۆژان ئەو دەستکەوتانەیان هەبێ، ڕۆژێ لە ڕۆژان ئەو ئەنجامانیان بەدەستێ نابێت. هەر ناتوانێت خەیاڵ یعنی بیری لێکاتەوە، قەناعەت کا بەخۆی ئەویش ئەتوانێت ڕۆژێ. ئەوانە کێن؟ ئەوانە کەسانێکی استراتیژین. بڕۆ ورد بەرەوە بە لە پڕێ نەبوونەتە کوڕێ. ئەمانە ئەو کەسانن کە درێژ مەودا لەسەر ئەوەی کە دوجار ئەبێ چی بەدەست بێنن، لەسەر ئەوە ئیشیان کردووە. جا ئازیزان، جیاوازی قوڵ هەیە لە نێوان مرۆڤی استراتیژی لەگەڵ مرۆڤی تاکتیک. بۆ نمونە مرۆڤی استراتیژی هەر لە سەرەتاوە ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا چرا ئاماژەی پێکرد کە ئەندازیاری باڵەخانەی ژیانی خۆیانە. ئینسانی استراتیژی وەکو مهندسێک بیری لێکاتەوە، ئەڵێ من هەر ئەم باڵەخانەیە دروستەکەم، بەڵام دەرگاکەی چۆن بێ، پەنجەرەکەی چۆن بێ، سەقفەکەی چۆن بێ، لە ئەوڵەوە نەخشەیەکی جوانی بۆ کێشاوە، لە ئەوڵەوە ئەزانێ ئەبێ هەموو وردەکاریەکان چی بکە. اینجا دوای ئەوە دەستی کردووە بە ئیش. بەڵام مرۆڤی تاکتیکی وەکو چی وایە؟ تۆزێ پارەی دەستکەوتۆ سو بناغەیەکی لێیاوە، ئەسڵەن ئەو زەمانە بەپی گیرفانی خۆی بیری لێ کردوێتەوە. مەسەلەن نەیتوانیوە نەخشەیەکی جوان کێشە و شتێکی باشکە، یەکسەر بەپی گیرفانی خۆی یەکسەر ڕۆشتووە، دوو ژوورە هەیوانێکی دروست کرد. وڵا دوای ماوەیە پارەی دەسەکەوێت تەواویەکە، دوای ماوەی پارەی تری دەسەکەوێت، ئەڵێ وڵا بۆ قاتێکی کە دروست نەکەم. ئەو بینایی کە بەم شێوازە دروست کراوە، پارچە پارچە دروست کراوە، ئەمە نابێتە باڵەخانە و کۆشکێکی جوان. بۆیە مرۆڤی استراتیژی زیاتر سیستماتیکە و ئیش لەسەر کاریگەری ماوە درێژەکە. استراتیژی بوون بۆ نمونە مەبەست و دوا ئامانجت چییە؟ ئەتەوێ ئێستا کە ئەم ئیشەکەی ئەی ساڵێکی ترچیەکەی دوو ساڵێکە چیەکی تۆ بە تەمای 5-6 ساڵێکە چی بەدەستبێنی؟ ئەوە عەقڵێتی استراتیژیە. اینجا بۆ نمونە بیر لە بڕیارەکاتەوە، ئایا ئەم بڕیارە تا 5 ساڵی تر بەرەو کوێمانە بات؟ ئایا من کاردانەوە دەنوێنم یان چارەسەری ڕیشەیی ئەەکەم؟ هیوا هەیە بیری لای ئەوەیە کە شتێک لە بنەڕەتەوە باشکە، ئەوە بریتە لە استراتیژی بوون. بەڵام تاکتیکی چییە؟ بەسەرەن بەتاڵە تەلەفۆنی بۆکەن، ئەڵێ وەڵایی هەلێک هەیە ئەو بۆ نەیخوازیینەوە، ئەڵێ چییە مۆزوع؟ ئەڵێ وەڵایی ئەوە جەژن نزیک بۆ تۆ بۆ نەچین چکرێت بکڕین بیفرۆشین. ئەم کەسە کە تا ئەو دەقە بیری لێ نەکردوێتەوە کە ئەڵێ ئەرەوەڵای ڕەمەزان نزیک بووە با بڕۆم
چکلێت بکڕم خورما بفرۆشم نازانم شەربەت بفرۆشم ئەگەر هەر ئیشی ئەوە بێت جیاوازە بەڵام هیوا هەیە کەمێ پارەی هەیە و حەزەکە کاسبی بکە نازانێت چی بکە ئەمە کێ بەسەرا ئەچێ بەدەمیەوە ئەمە بیناڵن استراتیژی ئەمە بریتە لەوەی هەلێکی قۆسوەتەوە ئەشکرێ بە بۆنەی ئەو بارودۆخەوە پارێکی زۆر زۆر باشی دەستکرد بەڵام لە دوای جێژنی ڕەمەزان چاوەڕی جەژنی قوربانە جەژنی قوربان تەواو بێ ئەگەر چکلێتەکانی مابنەوە زۆربیان خەسارە بن ئەی دوای ئەوە خۆ یعنی بازرگانی وا ناکرێت تۆ تا ساڵەکەی تر بەتاڵ بیت ئێستا خۆت بیرکەرەوە هەزاران کەسمان هەیە ئەمڕۆ تەلەفۆنیان بۆ بکە بڵێ بەیانی فلان ئیش هەیە ئەکرێ بێت ئەگەر کەسێکی کردە بێ ئینسانێکی تەمەڵ نا ئینسانێکی کردە بێ یەکسەر ئەڵێ دەی باش با ئەوە بکەین یەکسەر قەنەعەتەکە ئامادەیە بێ بەدەمیەوە بۆ لەبەری مەسلحەتی خۆی زانێ شتەش مەسلحەتێتی بەس ئەوانی مرۆڤی استراتیژین ناتوانین بە ئاسانی قەنەعەتیان پێ بکەی بێن بەدەم قۆستنەوەی ئەم هەلەوە بۆچی چونکە ئەو شتانێکی گەورەتری داناوە لە خەیاڵی خۆیان بەڵام بەتەمان نییە ئەم ساڵ بە پەلەپەل بگابەوە بۆیە دەستکەوتێکی کاتی واناکا کە خۆی هەڵاتە ناو کاروبارێکەوە لە کارەکەی تری دووری خاتەوە کە استراتیژیە بۆ ئایندەی باشە بەڵام لە ئێستا ئەو دەستکەوتەی نییە خۆشەویستان لێکۆڵینەوەیەک هەیە بە ناوی دیاردەی ماشمێلۆ ئەو شیرینی کە عادەتەن چینیە و لە زۆر وڵات ئێستاکە باوە مناڵەکان زۆر زۆر حەزی لەکەن بە تایبەتی زۆر جار کەمێک گەرمیەکەن و هەتانی کارامێ لەیا و لە شەکر دروست کراوەشتی ئەم دیاردەی ماشمێلۆی لە چیوە هاتووە ڤیدیۆکەی هەیە توانن لە یوتیوب بۆی بگەڕێن کەسێک هات لێکۆڵینەوەی کرد چوو ماشمێلۆی یا بە مناڵێک پێیوت ئەگەر نەیخۆی هاتمەوە ماشمێلۆیەکی کەشتێنێ ئەگەر بیش ئەتوانی بیشی خۆی ئەوەسی خۆت ڤیدیۆکەی هەیە توان بگەڕێن بە دوایە سەیریکەن زۆرێک لە مناڵەکان پێیان خۆشە ئێستا ئەمە بخۆن نەک چاوەڕێ بکەن تاوەکو چارەکێ 10 دقەیتر 20 دقەیتر و ببێ بە دوودانە خۆشەویستە لە ژیانە زۆربەی سەرکەوتووەکان ئەو کەسانن کە قبوڵیانە سەبر بگرن دەست نەبن بۆ ئەو شتێک کە ئێستاکە لە بەردەستیانە بۆی دوجار پاداشتەکەیان گەورەتر بێت و شتێکی باشتر بەدەست بێنن وە زۆربەی مرۆڤەکانی ئەم دنیا هۆکاری سەرنەکەوتنیان ئەوە نییە مێشکیان باش ئیژناکە ئینسانی چاک نین یان بۆ نمونە ڕێگەی زۆر خراپیان هەڵبژاردووە نەخێر زۆربەی مرۆڤەکانی دنیان بۆیە سەرکەوتونین چونکە چاویان لەو شتێک کە ئێستاکە لە بەردەستیانە ئەگەر بڵی بڕۆی لە فلان بوارە خۆت بکەی بە کەسێکی خەبیر دوایی لە شوێنێدا تەمەزرێنن مانگی بۆ نمونە 3 ملیۆن تێنێ بشپرسێ بڵێ ئەمە چەندێ ماوەی پێویستە بڵێ وەڵا لەوە ئەچێ 2 ساڵی پێویست بێ ئەو کاتە یەت ئەو ئیشە هەڵەبژێرێت کە ئەمڕۆ ملیۆنێکی ئێنە بۆ چکە ئەڵێ خوا ئەزانێ چی ڕوئەیە یان کۆرە من ئێستا پێویستم بە پارەیە لە کاتێکە قەرزیش کا قازانجێتی ئەسڵ قەرزکا بیخوا بەڵام خۆی بگەێنێتە ئەوەی دوای 2 ساڵیکە ماین 3 ملیۆنی بێبن نەک ئەمڕۆ بچێتە سەر ئیشێ بە ملیۆنێک بەس ئایا لە ناو 100 کەس چەند کەس ئامادەیە بڵێ قەیناکە من ئەم 2 ساڵە دەست پێوە ئەگرم ڕەزیلی ئەەکەم دانەگرم بە خۆمە سەبر ئەگرم مەسروف ناکەم لەولاوە شەو ڕۆژە خەمەسەریە دانانیشم بە دیار سۆشیال میدیۆ دانانیشم بە دیار کات کوشتنەوە بۆ نمونە خۆم مەشغوڵی ڕووداوەکانی ئێستا ناکەم و دائەنیشم دوای 2 ساڵی تر ئەو کاتە بە ئیسراحەت ئەتوانم بەو شێوازە بژیم کامێ زۆربەی مرۆڤەکانی دنیا ئەمە ناکەن نەک تەنها مرۆڤەکان باوەڕکەن زۆربەی زۆری کۆمپانیا و دام و دەستگاکانی دنیا ئیشی ستراتیژی هەڵنابژێرن هەر بۆیە
لە ناو دنیای کۆمپانیا پاش 10 ساڵ مشتێکیان نەمێننەوە. یعنی تۆ تەسەور کە بۆ نمونە ئێستاکە لە با بڵین شارێکی وەکو سلێمانی 100 نەفەر ئەچن ڕستۆران داهانن، ئەم 100 نەفەرە 10 ساڵی تر نزیکەی 90 دانەیان فەشەلی هێناوە دایخستووە بەپێی ئامار دوای 5 ساڵ زۆرینەی دایخات. هەر لە ساڵی یەکەمە لە نزیکەی نیوەیان فەشەلێن. بۆچی؟ چونکە ئەمانە ئەیانەوێ ئێستا قازانجەکە بکەن، ئێستا دەستکەوتیان هەبێت. بۆ نمونە لە پێناوی ئەوەی ئەمڕۆ یا ئەم مانگە چەند هەزار دینارێک زیاتری دەستکەوێ کارمەندەکەی چەوسێنێتەوە. بۆ نمونە گۆشتی ناو لەفەکانی کەمەکاتەوە، کێشی ئەو خواردنەی دایانێ بۆ خەڵک کەمی ئەکاتەوە، دڵی نایە پارە با بە ڕیکلام. بۆ ئەمانە ناکە، لەبەرەوەی ئەڵێ ئێستا مەسروفەکەم بەرزە بێتەوە، قازانجەکەم لە مانگا کەمە بێت. بەڵام ئەو ئەگەر استراتیژی بیری بکردایەتەوە ئەو کاتە ئەیود نا قەیچێکە بە ئەم چەند مانگە ئێمە هیچ قازانج نەکەین، بەڵام دوای چەند مانگێکی تر چییە بێ بەرناکەوێت. بڕۆ بزان ئەو شوێنانی کە سەرکەوتوو بوون لەگەڵ ئەو شوێنانی کە هەر لە سەرەتاوە فەشەلیان هێناوە. طبعاً باسی هۆکارە زۆر وردەکانی وەکو ئەوەی کە ئایا ئەم نەفەرە سەرمایی تەواوی لە بەردەستە یان ئایا بارودۆخێک هاتووە ناوە، ئەو شتانە ئەو کەسانی کە شارەزان لە بواری بستسامیان نەزان، یانەوە هۆکارەکان زۆر. بەڵام ئەمین کەم باسێکم زۆر واضحە، یعنی هۆکارێکی زۆر ڕوونە کە زۆر شوێن بۆیە سەرکەوتوو نابێ چونکە چاوی لەو قازانجێ ئێستا بەدەستی هێنێت. بۆ نمونە تۆ ئەچیتە شوێنێک، ئەگەر ئەم شوێنە بە شێوەیەکی سیستماتیک و ڕێکوپێک ئیش بکەم، ئەگەر شتیش نەکڕی یا شتەکەشیان بۆ بگێڕیتەوە وەکو یەکەم جار ڕویان خۆشە لەگەڵتا زۆر ڕێستەگرن. ئەوان استراتیژی بیرەکەنەوە، ئەڵێن ئەم نەفەرە احتیمالی هەیە جارێکی بێتەوە، ئەم نەفەرە ڕۆژێ لە ڕۆژان ئێرەی بیرەکەوێتەوە و قسەیەکی باشەکە، ئەڵێ وەڵای زۆر بەڕێز بوون، باشە جارێکی کێتەوە. بەڵام ئەگەر استراتیژی نەبێ هەر لە یازارێ لەگەڵ مشتێکایکا بەشەڕ. یعنی چەنەها جار من ڕۆشتومەتە دوکانێک مارکێتێک بینیومە کە چۆن لەگەڵ مشتریەکە بینی خۆیان تێگەن. ئەگەر مستەقبەلی بیرکەیتەوە ئەبێت و مشتریەکانی خۆتە خۆش بێ، ئەبێ ئایندەی ئەوانی شبەلاوە گرنگ بێ، ئەبێ قازانجی ئەوانی شبەراوە گرنگ بێت. دوجار ئەمە لە ئێستا زەرەرتە، لە ئێستا تۆزێ پارە لە دەستەی، بەڵام لە کۆتاییە ئەمانە ئەبنە گەورەترین سەرمایە بۆت. لە هەموو بوارەکانی ژیانمانە ئەگەر ئێمە بەس ئێستاکە لێک بینەوە ئەوە بە دڵنیایی سەرکەوتوو نابین. بەڵام ئایا ئەوانەی کە تەنها استراتیژین سەرکەوتون؟ تەماشاکەن خۆشەویستان، ئەمە استراتیژ ئیش لەسەر سیستەمەکە. بۆیە بەڕێزان کۆمپانیا جیهانیەکان ئەوانەی کە سیستمی پێشکەوتویان هەیە ئەوانە استراتیژین و ئایندەیان هەیە. زۆرێک لای خۆمان کە ئیش دروستەکە ئەسڵەن سیستەمیتیانە، لەوە چێ بڵێ ئەخۆ ئێستش قازانجەکە بڵێ ئێستا قازانجەکە، بەڵام هەر کە منافیسێکی لەم جۆرەی بۆ دروست بوو یەکسەر لە بازاڕەکە چێتە دەرەوە. تەماشاکەن خۆشەویستە، تاکتیکی چۆنە؟ کردار زۆر مهمە، وانە؟ جێبەجێکردن گرنگە، بەڵام کێشەکە ئەوەیە تۆ ئەم کرداری کە ئەیکەی تەنها بیرت لەم بەردەمەی خۆت کرد بێتەوە. ئەمانە وەکو جەنگاوەروان، ئەمانە کار ڕاپەڕێنن، ئەنجامی دەست بەجێ هەلەکان، واتە یەکسەر ئەویانەیە هەلێ هەڵکەوتووە ئەمان یەکسەر نەتیجەیان دەستکەوێت، ئەیانەیە بە خێرایی شتێ بکەن و شتێکیان دەستکەوێت، یەکسەر بە خێرایی ئەچنە ناو کارەکەەوە. کەواتە ئەمانە بیرەکەنەوە ئەڵێن ئێستا چ شتێک عەمەلیە، ئێستا چ شتێک عەمەلیە، یەکسەرەوەیەکە و چی بکە بۆی بە خێرایی نەتیجەیەکی دەستکەوێت. کەواتە ئەمەش باشە. ئێستا پێتان ئەڵێم لەکوێ زۆر باشە و لەکوێ وا نەزانی باش. یەکێ لە کارە ساتەکان ئەوەیە زۆربەی مرۆڤەکان تاکتیکین، یعنی ئەگەر بین بزانین ئایا
لە 100 نەفەر چەند نەفەر تاکتیکیە؟ زۆربەی زۆری تاکتیکیە. چونکە یەکەم مێشتیان لای ڕزگارکردنە، واتە ئەمانە کە ئەکەونە کێشە و قەیران و زەرەر و قەرزاری و بەدبەختی و کارەسات و گلێیی و ئیتر بۆ نمونە وەز ئەیگە بەسەرا، اینجا ئەمانە یەکسەر دەست بەکارە بن و بۆیە تەرکیزیان لەسەر ئەمڕۆیە. یعنی ئەمە جۆرێکە لە حاڵەتی زۆربەی مرۆڤەکان و زۆربەی مرۆڤەکان تاکتیکین، چونکە فترەتی ئینسان وایە. ئێستا هی وا هەیە با بڵین نمونەی دارایی هێنمەوە کە نزیکە لە اختصاص کە اختصاصی خۆم، کەسێک پیاڵەی بڕۆ ئیشکە، بۆ نمونە وەزعی خراب نییە، بەڵام ئەم کەسە تاقەتی نییە زۆر خۆی مانووکە. نەفەرێکی تر هەروەکو ئەم وایە، بەڵام قەرزارە، لە ترسی ئەوەی خاوەن قەرزیەتە سەری مەجبورە بڕوا ئیشکات. زۆربەی مرۆڤەکانی دنیا ئەگەر قەرزار بن ئیشەکەن. زۆربەی مرۆڤەکانی دنیا ئەگەر بارودۆخێکی نالەبار و ترسناک بێتە پێشەوە دەست پێوە ئەگرن. ئەمە طبعا ینی زۆربەی مرۆڤەکانی دنیا وان. زۆربەی مرۆڤەکانی دنیا بەس ئەوەیە ئەگەر لە ئێستا بیر لەوە ئەکەنەوە کێشەیە دروست بۆ حەلیکەن، بەڵام زۆربەی مرۆڤەکانی دنیا کاتێک هیچ کێشەیەک لە ئاران نییە ناچن خۆیان بیرکەنەوە بڵێن باش ژیانمان باشترکەین. یعنی ئەتیادی ئەڵێ خوانەی بڕێ، وازانێ ئیتر ئەوە ئیمانداریەتی ئەوەی بڵێ خوانەی بڕێ و لە پاساوی خوانەی بڕێ بچی بۆ خۆت تەمەڵ تەمەڵێک دابنیشیت یان بێهیوایانە دابنیشیت. من تێبینی چیم کردووە لەوە چە زۆرەکان لە فیلمەکانە بینی بێتەن، کەسێک کەوتووە ئازاری پێگەیوە، بەهۆی ئەو ئازارەوە کە کەوتووە ناجوڵێت. وە لە فیلمە زۆربەتان بینیوتانەوە دڵنیا بن لە ڕاستیشا زۆربەی هەروە، چونکە فیلمەکان ئاوێنەی ڕاستیەکانی ژیان. کەسێ بۆکسێکیان لیاوە کەوتوتە ئەرزەکە، بۆ نمونە شتێک کەوتووە بە ملیا، هەر ئەم کەسە کە ئاگرێگری هەڵەسێتۆ ڕاکە ئیتر لیا دەرەکەوێ ئێمە لە ناخماناوین. ئەم کەسە کە ئازاری پێگەشتووە و کەوتووە لە ناخیا وزە نایاتە بەرخۆی هەستێتەوە. بۆ نمونە دوو نەفەر شەڕەکەن، یەکیشیان ئەیا لەوی تریان ئەکەوێتە ئەرزەکە، ئیتر بەرچاوی لێڵە بێ ئازاری زۆری پێگەیشتووە کەوتووە لە ئەرزەکە هەڵناسێتەوە. هەر ئەم کەسە ئەگەر پیاوە بکوژەکە پەلامار با مناڵەکەی بە بەرچاوی بدیەوەی بکوژ هەڵسێتەوە سەر بێ، ئێگە مناڵەکە لابێ لە مەشەدەکە هەڵناسێتەوە سەر بێ. کەواتە لە واقعا ئێمە توانامان هەیە هەستینەوە سەر بێ. ئەو ئینسانەی لەویە وا ئەزانی بوراوەتە و ئیتر ناتوانێ بجوڵێ، هەر ئەتوانێ بجوڵێت، بەڵام نەفسیەن ئامادە نییە ئەو پەڕی وزەی خۆی بەکاربێنێ. بۆی بەڕێزان کەسانێک ئەبینی لە ژیانیانە ئەو پەڕی وزەی خۆیان بەکارهێنن لە کاتێکا کە هێشتا هیچ نەبوو. کەسانێکیش هەن حتا شتێکی گەورە نەقەومێ ئامادە نین ئەو پەڕی وزەی خۆیان بەکاربێن. لێرە سایکۆلۆژیای ئینسان ئەخوێنینەوە بۆیە زۆربەی مرۆڤەکانی دنیا بەدبەختن، چارە ڕەشن، بێزارن، سەرکەوتوونین، لەبەر ئەوە نییە ناتوانن وەزعەکە باشکەن، لەبەر ئەوەیە ئامادە نین، نەفسیەن لەسەریان قورسە ئەو پەڕی توانە وزەی خۆیان بخەنەگەڕ. یعنی کاتێکە مەترسی لە کوردیا ئەڵێ ئەگەر پشیلێ بخەیتە گۆشێکی تر پەلامارتەیە، پشیلێک پەلاماری کەس نایە، یعنی زۆر جار پشیلە زۆر ترسنۆکە، بەڵام تۆ بیخەیتە گۆشەکە و بزانێ ئیترەها ئاخر لەحزەیە و ئەکرێ بکوژرێ، لەویا ئەتوانێت دەست بۆشێنێ. کەواتە زۆربەمان پێویستمان بە پاڵنەرێکی دەرونی هەیە کە تۆزێ ڤۆلیۆمەکەی زیادکەین. ئەگەر ئەو ڤۆلیۆمە زیاد نەکەی لە ژیانتە، هەر بە فاشیلی هەموو ژیانتە بێتە سەر. ئەم ڤۆلیۆمە کێ بەزیایە؟ بە خوزیاییگی. یعنی چاوەڕێ مەکە کە کەسێک بێت ئەم ڤۆلیۆمی تۆ زیادکە، چاوەڕێ مەکە بارودۆخەکە وا لە تۆ بکاتۆ سەرکەوتوبی.
بەڵکو چاوەڕێ لە خۆت بکە بڵێ تو هێشتا وزەیەکت هەیە حد ئەتوانین یعنی لە تواناتا هەیە لەبەرەوە زۆر کەی لە خۆت ورە بیتە بەرخۆت ئەتوانی هەستیتەوە. کاکە بزانین زۆربەی مرۆڤەکان دنیان کە تاکتیکین بۆچی چۆن ئەمە بۆ وایە؟ یەکەم مێشکیان لای ڕزگارکردنە واتە گە شتێن نەقەومادە نیکەن. دوو بەرچاوڕوون نین یعنی زۆربەی مرۆڤەکانی دنیا تەنها ئەو بارودۆخە ئەبینن کە تیان هیچ دیدێکی دوورخایەنیان نییە هیچ دیدێکی دوورخایەنیان نییە. خۆشەویستان ئێستا ئەم بارودۆخە هاتوۆتە پێشەوە باشە ئێمە وڵاتێکی سربەخۆنین وڵاتێکی داگیر کراوین تۆزێ دەسەڵاتمان هەیە لەم دووسێ محافەزە دەوروبەرەکەمان هەمووی دوژمنە و وەزعەکەش زۆر زۆر ناسکە باشە. ئێستا گەنجێ لە کوردستان ئەڵێ چی ئەڵێ من نازانم چیە قەومێ کاکەوە شەڕە چی ئەڵێ نابێ بە جەنگی جیهانی سێم چی ئەڵێ مراتت داگیر ناکرێت چی ئەڵێ درۆنێکمان بەرناکەوێت چی ئەڵێ نازانم چی ئەڵێ نازان بەڕێزان ئەمانە هەموو پاساوی ئەو مرۆڤانن کە تاکتیکین لە ژیانیانە. چکە کە تۆ تاکتیکی بی کە هەلێک نەما بچی بەدەمیەوە بارودۆخێک نەبوو بتوانی شتەکە ڕزگارکەی. ئێستا ئەو ناومێدە ئەو مرۆڤە ناومێدە نییە جاری وا هەیە ئاگرەکەوێتەوە خوێنێ بە ئاگرەکە بۆ ڕزگارکردنی کەسێک کەواتە ئازایە ئینسانێکی خاون بەهایە ئینسانێکی خاون قیەمە. بەڵام کێشەکە ئەوەیە ئەم ئینسانە دوورمەودا ناتوانێت ببینێ. خۆشەویستان ئێستا ئەم بارودۆخە کە دروست بووە زۆر مەبەستمەکەم قسەیە بکەم ئەگەر ئینسانێ استراتیژی بێت لەم بارودۆخە چیەکە ئەڵێ مادەم ئیشەکە وەساوە یا مادەم خوێندنەکەم وەساوە یا مادەم نازانم چی ڕوئەیە بەڵام من مادەم مرۆڤێکم ئەمەوێ 10 ساڵی تر لە فڵان بوارە خەبیر بم کەواتە بارودۆخەکە وای لێ بێ کە من خۆم ڕێک لە شەڕی ناوخوا بیر بە لە کۆڵانەکەی بەردەممانە شەڕ بوو باشە دەنگی فیشەک بوو لە خراپترین وەزعا بوون محاویلەی کۆڵانەکە فیشەکی بەرکەوت بوو مانگێ بوو نەبوو مەکتەب داخرابوو وەزعێکی زۆر زۆر ئەوە بوو ئەلەویە من دائنیشتم بە تەرکیزە و کتێب مەخەندەوە ڕەفیقەکانم مەزان کەسە نزیکەکان مەزان باشە من ئەگەر بچوومایەتە ژێر کاریگەری ئەو بارودۆخە کتێبەکەم نەخوێندایەتەوە ئێستا باجەکەیمەیە لە کاتی خۆیان لەوە چێ خەڵک زۆر شتەکەی بە عاقڵانە نەبینی بێ کەواتە ئەو زەمانە کە تۆ بارودۆخێکی زۆر زۆر خراپ دروسە بێ مرۆڤی تاکتیکی لە پەلوپۆکە ئیتر تەنها ئیشی ئەبێ بەوەی چی ڕوایە تۆ بڵی وەزعی ڕووبا باشتر. بەڕێزان لەم ماوەیە هەندێک قسەم کرد بۆ هەندێک لە قوتابیەکانمان لە بەشی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی هاتکە وتم ئەوەی کە خەڵکێک وەساوە بارودۆخەکە باش بێ ئادەی یەڵا ئەو بارودۆخەکە باش دڵنیاتانەکەم هەزاران نەفەر ئێستاکە لەم کوردستانە بێکارن ژیانیان زۆر زۆر ناخۆشە یعنی وەزعێکی خراپیان هەیە دڵخۆشن بەوەی بارودۆخەکە بە ئێوتم بە ئەو باش بوو ئێخۆ تۆ پارە بێنیە ئەو بارودۆخەکە باش بوو ئێخۆ تۆ هەر شەهادەکەت بەدەست نێناوە ئێخۆ تۆ هەر شتەکەت نەکردووە بەشت ئێخۆ تۆ هەر بەرهەمێکت نیە ینی وەزعەکە باش بێ و خراپ بێ بۆ تۆ مەبەستم خوا نەخواستێ ئەوە نا مەبەستم ئەو کەسەیە کە بەتەمایە بارودۆخەکە باش بێ هیچیش ناکە وە لە ئێستاشە پێش بارودۆخەکەش هیچی نەکردووە ئێستا بەتەمایە باش بێ چی بکە ینی کە بارودۆخەکە باشە بێ هەمووی بۆ هەمووی باش نابێت وە کە بارودۆخەکەش خراپە بۆ هەمووی خراپ نییە. تەسەور ناکەن ئێستا لەم بارودۆخە خراپە چەندین کەسەیە خەریکی کار و کەسابەتی خۆیەتی خەریکی بازرگانی خۆیەتی ئێستاکە لەم بارودۆخە خراپە سەدان گەنجمان هەیە خەریکی خوێندنەوەیە سەدان گەنجمان هەیە خەریکی فێربوونی زمانی نیزیە سەدان گەنجمان هەیە خەریکی پرۆگرامین و خەریکی AI و خەریکی خۆپێگەیاندن و ئەوانن کەواتە وەزعەکە بگۆڕێ ئایا ژیانی تۆ ئەگۆڕێ ئەگەر ناگۆڕێ ئەو هەموو گرنگیدان و کەوتنە ژێر کاریگەری بارودۆخەکە بە قازانجتە یا بە زەررتە
بە دڵنیایی بە زەرەرمانە. یعنی ئەوەندە بکەویتە ژێر کاریگەری یان ئەوەنە ڕوورە ڕووخاوبی وا بزانی تر وەڵا دنیا کاو لەبێ بۆ نمونە هەموو شتێک لە دەسەی وان نییە. لەوە چێ بارودۆخەکە ماوەیە بە خراپی بڕوا ماوەی بە باشی بڕە. دوێنێ لەگەڵ نەفرێکە وەبەرهێنانیشی لە ئاڵتونا کردبوو قسم وتم وەڵی من گەشتمەتەوە قەنەعەتەی ئیتر کەی کێشێ بەرزوو نزمەکە گرنگ ئەوەیە ئەو ڕۆژی تۆ پێویستت پێ بێ ئەتێ ئاڵتونەکەت بفرۆشی لەویا نرخی بەرز بێ. ئێستا زۆر زۆریێتەوە خوار خەفەتە خۆی ئەسڵن پێویست ناگە خەفەت بۆی لەوچە تۆ 5 ساڵێکە ئیشت پێ بێ 5 ساڵێکە لەوچە زۆر بەرز بوو بێتەوە ناکرێت تۆ هەر نزم بووە دەستکەی بە خەفەت خواردن یعنی ئەکرێ بەرزوو نزمێکی زۆر کاتا ئەو کاتی تۆ ئیشت پێێتی بەڵام هەر ئەو کاتە گرنگە لەو کاتا کە تۆ ئیشت پێێتی نرخی بەرز بە تۆیان یعنی ئەم بارودۆخەش وایە ئەکرێ ماوەی مەکتەب نەمێنێ کورە ئەکرێ کارەبا ببڕێ ئەکرێ ئینتەرنێت نەمێنێ ئەکرێ نەخۆشکەوی ئەکرێ هەر شتێک ڕووبە بەڵام هەموو ئەم شتانە کاریگەریان لەسەر مرۆڤی تاکتیکی هەیە چونکە ئەمڕۆ تاکتیکیشی لە خەیاڵە بۆی جێبەجێ ناکرێت بەڵام لەسەر مرۆڤی استراتیژی کاریگەریان زۆر نییە بۆ چونکە مرۆڤی استراتیژی ئەڵێ من 5 ساڵی تر ئەگەم بەم دەستکەوتانە باشە 5 ساڵی تر منە بێت چۆن بم ئەڵێ 5 ساڵی تر منەوێت تەندروستیم باشتر بێت ئێدێ باشە شەڕی بینی ئەمریکا و ئێران چ پەیوەندێکی بۆی تو وەرزشەکە یانایکی ئەم مادەم استراتیژیە یعنی خەریکی وەرزشی خۆشیە بێت بۆ نمونە ئەم ئەڵێ من ئەمەوێ 5 ساڵی تر بۆ نمونە تەقدیمی فلان شوێنی بکەم 5 ساڵی تر مەسەرەن لە ئیشەکەمە فلان پۆستم بنێ بەچی ئەبێ من ئینگلیزیێکی باش بزانم شەڕی ئەم بارودۆخی کە ئێستاکە دروست بوو لە ناوچەکە چ کاریگەریکی لەسەروی تۆ 5 ساڵێکی نزیک بزانی یان نەیزانی ئەستەن لەوە چێ زۆربەی بارودۆخە خراپەکە زۆر بە قازانجیش بێت چکە ئێستا هیوا هەیە جۆرە ئیشێک ئەکا یا جۆرە دەوامێکی ئێستا چەندین مامۆستامان هەیە لە کوردستان باشە نازانێت چی بکە دەوام نییە نازانم چی بکەم نابێ وابی ئەبێ بڵێ من نازان لەوە چێ 2 ڕۆژیکە دەوامێ بکرێتەوە ئیزافە دەرسی زافیشم پێ بڵێنەوە بەڵام مادەم ئێستا من ئەم هەفتە دەوامم نییە یاخود بە ئۆنلاین ئیشەکەمەکەم ئێکەواتە ئەگەر مرۆڤێکی استراتیژی بی 20 شتێ لە مێشتی خۆتا داناوە تا 5 ساڵیکە 6 ساڵیکە بیکەی یەکێ لەو 20 شتە بۆ ئێستا زۆر گونجاوە یعنی ئیلا مرۆڤی استراتیژی لە هەموو بارودۆخێکە شتێکی بۆ دۆزرێتەوە چکە تۆ ڕێگاکە دوورە مەسەڵەن من ئەمەوێ 5 ساڵیکە بگەم بە شتێک ئێخۆ بە یەک بەدەستهێنان تۆ 5 ساڵیکە ناگەی بۆ بەدەستهێنانە گەورەکە ئەبێ کۆمەڵێ شت لە خۆتا کۆکەیتەوە بۆ نمونە ئەتێ هەندێک لە خەسڵەتەکانی خۆت باشکیت کاتێک کە تۆ عادەتێکی خراپە هەیە لەوە چێ ئەم بارودۆخە باشترین کات بێ بۆ ئەوەی تۆ یەکلابیتەوە بۆ ئەوەی ئەم بارودۆخە چاکی بۆی ئەم عادەتەی خۆت چاکی مرۆڤی استراتیژی 20 شتی لە خەیاڵە لەم 20 شتە هەموو بارودۆخێک شتێکیان هەرە گونجێ من بیرم نایە سەفەرم کرد بێ بەبێ کتێب جانی چەندەها جاریش سەفەر ڕوویاوە مەجارم نەبوو کتێبەکەش بگرمە دەستمەوە بەڵام سەفەرم بەبێ کتێب نەکردووە بۆ وتومە لەوە چێ لە ناو پاسەکە یا لە ناو تیارەکە یان لە کاتی سایقیە من فرسەتێکم بۆ بەڕەخسێ گوێ لە کتێبە دەنجەکەم ئەگرم نەخێر کتێبەکەی ترمە خوێنمە دایمە 2-3 شتم پێ ینی کتێبێکی دەنجی محازەرەیە کتێبێکی چاپکرا وتومە ئەگەر هاتو مۆبایلەکەم بۆ نمونە شەحنیتیان نەبوو کتێبەکە ئەگەر کتێبێکی چاپکراوم پێ بێ زۆر باشە بۆ کاتە جاری وایە ئەمەوێک شەحنی دانە بەزدە لەویان ناخوێنەوە خۆم مەشغوڵ ناکەم لێرە کەواتە تۆ ئەگەر هەدەفێکت هەبێ هەدەفەکەت درێژخایەن بێ شتی زۆری پێویستە هەدەفی درێژخایەن شتی زۆری پێویستە حتمەن یەکێ لەو شتانە لەگەڵ ئەم دەقەی تووە زۆر گونجاوە جام بۆچی زۆر بێ مرۆڤەکانی دنیا تاکتیکین چونکە کورد دەڵێ لە سەری لوتیان بەولاوە نابینن یعنی تەنها سەری لوتی خۆیە بینێ مستەقبل نابینێ کەواتە تەنها پێزانینی بۆ دەرەنجامی خێرا هەیە فێربوونی زمانێک فێربوونی زمانێ بە لەبەرکردنی چوار کەلیمە نابێت
بە لەبەرکردنی چوارڕستە نابێ بەوەی کە بڵی ئەڵا ئەچم دەورێک ئەخوێنم ئەم مانگە بەوە نابێ ینی زمان شتێکە بە ئاسانی ئەوە نییە بڵێ وەڵا ئەکسەرەکەم هەوسەر زمان فێربوون شتێکی استراتیژیە ئەگەر تۆ ئەتێ هەر ئێستاکە دەستکەوتی هەبێ نیەتی عین دڵنیا من ئێستا هیچ دەستکەوتیشی نییە ئەسڵن ناشزانی ئایا دەستکەوتی ئەبێ لە ئێستا 2 ساڵیکە 3 ساڵیکە 4 ساڵیکە بەڵام ئەرزانی ئەگەر ئێستا ئینگلیزیت بزانیە ئەگەر نایزانی ئەگەر ئێستا عەرەبیکی زۆر باش بزانیە ئەگەر ئێستا فارسیکی زۆر باش بزانیە تۆ ئەوتوانی شتیشی باشتر تەقدیمکەی خۆشەویستان بیرکردنەوەی استراتیژی پێویستی بە ڕاهێنانە و سروشتی نییە ئەمە ڕاستێکی زۆر زۆر مهمە واتە هەل لە خۆتۆ مرۆڤێکی استراتیژی هەڵکەوی نییەشتیوە ئەبێ بڕۆی دەورە بخوێنی کتێب بخوێنیتەوە بیرکەیتەوە پەرە بە خۆت بی بڕیار بی بیرکردنەوەکانت باشکەی بڕیار بی پلان دابنەی بۆ ژیانت ڕاهێنانکەی لەسەری پلاندا ئەنی شکستێنێ بڕیارەی بۆ جێبەجێ ناکرێ بەڵام بۆ ئەوەی مرۆڤێکی استراتیژی بی استراتیژی بوون خۆڕسک نییە بەڕێزان استراتیژی بوون خۆڕسک نییە وە خۆشەویستان یەکێک لە هەرە گەورەترین بەدبەختیەکانی میلەتی ئێمە ئەوەیە کە بۆچی لە ماوەی ئەم 1000 ساڵە ئێمە نەمانتوانیوە دەوڵەتێکی کوردی بەهێزمان هەیە لەبەروی استراتیژی نەبوون یعنی هەر جاری وایە کلتورەکە وایە شتی زۆر استراتیژی نەوەیەکە بەلای خەڵکو یعنی ئێمە بۆ نمونە لە زمانی دەوڵەتی عوسمانیە لە زمانی دەوڵەتی عوسمانیا فرسەت هەڵکەوتووە بەڵام زۆرێک لە خێڵە کوردیەکان حتا لە زمانی کۆماری مەهاباتە زۆر لە خێڵەکان تاکتیکی بیرەکەنەوە ئەڵێ وەڵا بۆچی کۆمارەکە دروست بکرێ وەزیر بێ وەڵا من قبولی ناکەم قبولی ناکە ئەوێتی بێ سەرۆک عەشرەت بێ هەر بە بچووکی بمێنەرە دۆمانتەکە ئەوای لێت یعنی تۆ یەکێک لە هۆکارەکانمانەوەیە ئەبێ ئێمە ئەمە ڕاستکەینەوە ئەبێ ببین بە استراتیژیش قوربانیدانیەوە مەرجین لەم کاتا بارودۆخەکە باش بێت بەڵام لە درێژخایەنە هەژاری موکریانی لە یەکێک لە کۆتا ڤیددیۆکانی ژیانە باسیەوەکە ئەڵێ من میلەتێکی نازانم بۆچی هەموو کەسێ قازانجی تۆزێ دەستکەوتی دوکانەکەی و ژیانی خۆی بەلاوە لەوە گرنگترەکە کورد شتی ببێ بەشت ئەها ببێ بە یەک دەوڵەتی بەهێز ئەڵێ ئێمە عەقڵیەتەکەمان وایە مەسلحەتە بچووکەکەی خۆمانمان زۆر بەلاوە گرنگترە لە کاتێکە زۆر جار هەموو شتێکمان لە دەستیاوە لەبەرەوەی کە نەمانتوانیوە تۆزێ وا بیرکەینەوە بەڵێ ئەگەر ئێمە هەمومان پێکەوە بین دوجار دەرەنجامەکەی قازانجبانە نەگەوەی تەنها من بەسخەمی دوکانەکەی خۆم بخۆم ئەوە ڤیددیۆیەکە ئەگەر بۆی بگەڕنتوان ببینن هەژاری موکریانی زۆر جوان باسی ئەو بارودۆخەکە ڕێک بازانی باسی ئێسێ خۆشەویستان جۆرەکانی مرۆڤ بە گوێرەی استراتیژ و تاکتی ئێستا من 4 جۆرتان پێڵم تەماشاکە جۆری یەکەم چۆنە هەمیشە بیرەکاتەوە کردداری نییە و لە خەیاڵا ئەژی جۆرە مرۆڤێکمان هەیە دایمە بیرەکاتەوە ئێستا زۆر تەلەبە هەیە بە منەڵێن ماساوات چارەسەر چیە من ئەوڤەرفینکینم هەیە واتە زۆر بیرەکەمەوە ئەمانە چۆنن ئەمانە کێشەیان ئەوەیە مرۆڤانێکی بێکردارن چونکە استراتیژەکەیان بەرزە بەس تاکتیکیان نزمە کەواتە ئەم استراتیژ و تاکتیکە ئەبێ ڤۆلیۆمەکەی تەنزیمکەی ئەگەر نەتوانی ڤۆلیۆمی استراتیژ و تاکتیکەکەت تەنزیمکەی ئاوات لێ بەسەرێ ئەگەر استراتیژەکەت زۆر بەرز بێ بۆ نمونە خەونی هەیە ئەڵێ من ئەبێ دەرەجەیە بێنم بچمە کۆلێژی پزیشکی ئەڵێ من ئەبێ ببم بە نووسەرێکی زۆر گەورە یەکیشکاڵێ منە بێ ببم بە ڕاهێنەرێکی وا یەشیشیکە ئەڵێ وەڵام من ئەمێ ببم بە لێکۆڵەرێکی عالەمی یەشیشکەوە ئەڵێ من وەڵام من بە تەمام ڕۆژێ لە ڕۆژان ببم بە فڵان شت کەواتە ئەمە باشە خەونی هەیە بەس لەبەروی تاکتیکی نییە واتە تەنها خەیاڵێکی دووری هەیە خەیاڵێکی خۆشی هەیە هیچ ناکات بەڕێزان ئەگەر یەک لەحظە ئیجازەم بن من پێشەوەی بچم باسی جۆرەکانی ترتان بۆ بکەم چوار جۆر مرۆڤمان هەیە بە پێی استراتیژ و تاکتی
یەکەمیان کێسە ئاماژەم پێکرد چۆنە استراتیژی بەرزە تاکتیکی نزمە ئەمانە دایمە لە خەیاڵ پڵاوان ئەمانە هیچ کردارێکیان نییە ئەمانە دایمە خەون و پلانی گەوریان هەیە زۆر زۆر گەورەیە شتەکە لە بەرچاویان وریان ڕووخاوە هەرگیز ناتوان بچنە ناو کارەکە و تا ڕادەیەکی زۆر بێکردار دەستەکانە خۆش بێ لە فەرمودەیەکی قوتسیا هاتۆ بەڕێز کە شعبانیش نووسیەتی أحب الأعمال إلى الله أدومها وإن قل لای خوای گەورە کردەوەیەک زۆر زۆر خۆشەویستە کە چۆن بێ بە کەمیش بێ بەس بەردەوام بی لەسەری زۆر باشە شتێکی وانە نووسراوە کە من پێویستکە ئێستاکە ڕاستەوخۆ وەڵامی بەوە سێری ئەرەکەن بەڕێزان استراتیژت بەرز بوو تاکتیکە نزم بوو ئەبی بەم جۆرە کەسە یعنی هەمیشە بیرەکاتەوە کردداری نییە لە خەیاڵهاش جووری ئەمەی کە استراتیژی بەرسە مەترسیەکی هەیە تووشی خەیاڵ پڵاو ببێ و کێشەی ئەم مەترسیانەی هەیە زۆر بیرکردنەوە زۆر شیکردنەوە وردکردنەوە بێدەرەنجام و زۆر جار ئەمانە ئەبنە مرۆڤی ئایدیالیست واتە ئەبنە مرۆڤێک کە لەناو واتا و خەیاڵەکانە ونەبن ئەم مرۆڤانە نەخۆشیشی کەشەگرن لەم لاوە ئۆڤەرثینکین تووشە بن واتە زۆر زۆر بیرەکەنەوە لەو لاوە تووشی پێرفێکشنیزم ئەبن پێرفێکشنیزم چییە؟ پێرفێکشنیزم واتە ئەوێ شتەکەی زۆر زۆر مەزبوط بێ بۆ نمونە فکری کتێبێکی هەیە فکری کتێبێکی هەیە و سیچل لاپەڕی لەسەر نووسیوە و زۆر جار قسەی لەسەرکات و ئەڵێ من ئامادەی ئەکات تا ڕادەیەک و ئەم کتێبە هەرگیز ڕۆژە لە ڕەن چاپ ناکرێت بۆ لەبری ئەم ئینسانە ئایدیالیستێکە زۆر زۆر لەناو خەیاڵە هەیە زۆر زۆر بیرەکاتەوە هەمیشە بیرەکاتەوە بزانە عیبێکی نییە بە دڵنیای عیبێ کاکە ئێمە هەمومان مرۆڤین من ئەگەر بمویستایە ئەم وێ بینارە بەبێ عیب پێشکەشکەم دڵنیا بن هەرگیز پێشکەشم ناکرد من ئەگەر بمویستایە لەم بابەتا بمن بە خەبیر اینجا بێم وێ بینارکەم هەرگیز نەمەکرد و من خەڵکیی زۆر ئەناسم خەڵکیی زۆر بەتوانە ئەناسم زۆر ئینسانی زیرەک ئەناسم بەڵام دڵنیا بن هیچ بەرهەمیشان نییە بۆم کۆمەڵگایە یەکێک لە هۆکارەکان چییە؟ ئەمە مەسەلەکەەوە نییە ئەمانە لاوازن بێتوانان شت نازانن نا بە پێچەوانەوە ئەمانە زۆر بیرەکەنەوە زۆر شیەکەنەوە زۆر وردیەکەنەوە کوور دەڵێ ئەوەنەش وردی مەکەرەوە تۆ ئەوەنە وردیەکەیتەوە بەتەمای زۆر پێرفێکت بێ هەرگیز شتی پێرفێکت بە ئاسانی لەدایک نابێت بەڵام عادەتەن چۆنە ئیشێگەکەی سەقەتیەکی هەیە ئیشی ئایندە هەڵێ ئەو سەقەتی نەبێ بەڵام سەقەتیەکی کەیتیا دەرەکەوێت بەرە ئەو نوقسانیانە ئەو کەم و کوڕیانە پڕەکەیتەوە دوجار شاکارێک پێشکەشەکەی بەڵام ئەو شاکارەش هەر ئەکرێکەم و کوڕێکی هەبێ بەس گرنگ ئەوەیە هەموو مرۆڤایەتی سوپاستە پێزانێ بەڕێزان بڕۆن تەماشای ڕۆمان نووسە گەورەکانی دنیاکەن بڕۆن تەماشای زانا گەورەکانکەن بڕۆن تەماشای داهێنەرەکانکەن بڕۆن تەماشای ئەوانەکەن کە ویستویانە چاکسازی لە کۆمەلگا بکەن بڕۆ تەماشای سەرکردە گەورەکان بکە خۆ مەسەرەکەەوە نییە بڵێ وڵا هەموو شەڕەکە برد بێتەوە بەڵام چی کردووە ئەم ئینسانە ئەو پەڕی توانای خۆی کە بەکارهێناوە یەکسەر کردداری کردووە کردداری ئەنجاماوە و ڕوبەڕوو بووەتەوە بۆیە بەڕێزان زۆر بیرکەیتەوە و لێکی بیتەوە و بە تەماوی شتێکی زۆر پێرفێکت و ئەمانە تەقدیمکەی ئەمە نیشانەی ئەوەیە تۆ تاکتیکت نییە تاکتیک یعنی چی؟ تاکتیک یعنی ئەوەی من ئێستا چی بکەم ئەمە تاکتیکە بەڵام ئەگەر کەسێ بیری لە ئایندەیەکی دوور نەکرد بێت و بڵێ عادی ئێستا چی بکەم شتێک ئەکا ئەم شتە مەرج نییە لە خەونەکانی نزیکی کاتەوە مەرجیش نییە باش بێت جاری وایە تۆ خۆتەنەی بە ئیشێکەوە کاتێکی زۆر تەڕوا پارەکە تەڕوا زەرەکەی مەشغوڵتەکە خەفەتێ پێ ئەیە دوایی ئەڵێ خۆزگە و کارم نەکردایە بۆ چکە ئەگەر یەک تۆ سەبرە بگرتایە و پلانێکی درێژخانە هەبووە کارێکی باشتر دەکرد ئێستا جۆری دووەم بەڕێزان
ئینسانمان هەیە دائیمە سەرقاڵە و هیچیشی نەبووە بیت. باشە، بە دڵنیایی ئەو ئینسانی سەرقاڵە هەزاران قات باشترە لەو کەسانی کە بەتاڵن. بەڵام تەماشاکە ئەمانە جارجارە دەستکەوتێکی هەیە، بەس شتەکە بەردەوامی نییە، بەرەو پێشچوونەکەی بەردەوام نییە. بۆ نمونە ئەم ساڵ ئیشێکی باشەکە تۆزێ پارەی دەسەکەوێت، ساڵەکەی تر خۆی مەشغوڵ کردووە، ساڵەکەی تر سێرەکەی بێ ئیشە، دووسێ مانگ ئەولاتر دەستیاوەتە شتێکی تر. دوجار باشترە لە مرۆڤێکی تەمەڵ و بەتاڵ، گومانمان لەوە نییە. بەڵام ئەڵین چی؟ ئەڵێ وەڵای هەر خۆیمان وەکە. ئەمانە کێشەیان ئەوەیە استراتیژیان نییە، استراتیژیان زۆر نزمە، بەڵام تاکتیکیان زۆر بەرزە. واتە بەردەوام ئەڵێ ئەمڕۆ چی بکەم؟ کاکە هەندێک کرێکارمان هەیە چین بۆ سەرغەبات یەت دوو بەیانی، وەڵا ئەمانەیە بچین بۆ سەرە و شاخ منی ژیە. سێ بەیانی، وەڵا دوکانیان داناوە زۆر قازانجیان کردووە، ئەو بۆی مەش دوکانە دانەنەی یا بۆ ناڕێی دوکانە دابن یەکسەر دوکانە دانێ. وەڵا دوایی ماوەیەک سێرەکە ئەوە نییە، ئەی بۆ نەچم تەکسیە بکڕم. یعنی سەدان نەفەری وامان هەیە لە وڵاتە بەزەیمان پێایەتەوە، لەبەری خۆی نامرتاحە، هەموو جارێک دەوروبەرەکەی نامرتاحەکە. ئەکرێ مەسەلەن داهاتیشی هەبێ ئیسفادەیەکیشی کردبێ، بەس ئەمانە دایمە سەرقاڵ. سەرقاڵی نیشانەی سەرکەوتن نییە، سەرقاڵی نیشانەی ئەوەیە لە ڕابردووە دووربین نەبوویت. بەڕێزان ئەکرێ ئایندە و باش بێ، ئەکرێ سەرقاڵ بێ بەرەبەرە خۆ باشکەیت، بەڵام هەر کاتێ ئینسانێکی زۆر زۆر سەرقاڵتان بینی ئەوە نیشانەی ئەوەیە لە ڕابردوویە بڕیارەکانی زۆر دروست نەبوون و استراتیژی نەبووە و دوورمەودا تەماشای نەکرد. چونکە دوورمەودا تەماشای بکردایە، بۆ نمونە گەر 5 ساڵدان و پێش دوورمەودا تەماشای بکردایە سە لە وەزعانە. مەترسی ئەوەی کە زۆر استراتیژی یان تاکتیکی بی، مەترسی ئەوەی کە زۆر زۆر تاکتیکی بی. باشە، استراتیژیەکەمان باس کرد. ئەوەی ئەگە زۆر تاکتیکی بی، سەرقاڵی بێ بەرەو پێشچوون، دایمە مەشغوڵە و 4 ساڵێکە ببینە هەر مەشغوڵە، 5 ساڵێکە ببینە هیچیشی نەبوو بیت. کەوتنە دوای ترند چی ئەمڕۆ باوە پەلاماریە، فڵان کەس ئەبینێ شتێکی کردن ژەڕای، ینی لاسایی ئەکاتەوە، ئەچێ دوای ئەو شتانە ئەکەوێت کە خەڵک ئەیکا، لای خەڵک زۆر گرنگە لەم کاتە. من زمانێک ڕۆشتم وتم ئەچم لە بواری کارگێڕی بزنسە خوێنم، پێیان وتم ئەمە چیت و خوێنی کاکە بۆ ناڕووی لە بەشی ئینگلیزی بخوێن، وەزارەتی پەروەردەوتیان بڕۆ هەر لە ئینگلیزی بەردەوام بە ئیجازە دیراسیت بۆ بکەین، نازام چیت بۆ بکەین لەولا. لەبەرەوەی ئەوان ئەو دەقا بینن، ئەوان زۆر دوور نابینن. لەبەرەوە مەرج نییە تۆ بڵێ وەڵا ئەمە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەیە شارەزایی زیاترە، وەڵام معاشێکی زیاترم بنێ. ڕێک لەو کاتە کرێکی بووم، مەسروفێکی زۆر زۆرم لەسەر بوو، زەرەرم کردبوو، قەرزار بووم، خۆم ئەزانم کوێمێشە. کاتێ ڕۆشتم لە بەشی بزنس بخوێنم، ئیش لە ڕابردووە زۆر زۆر سەرقاڵ بووم، ئیشی زۆر باشم کردبوو، هیچ نەتیجەیەکی وای نەبوو. وێ بێ درێژ مەودا بیرکەیتەوە بزانی ئایا ئەگەی بەکوێ هەنگاوێ گەنی لەوە چێ خەڵک سەری زۆر بمێنێ، بەڵام دوای ساڵانە گەزان تۆ هەنگاوێکی دروستت ناوە. اینجا بەڕاستی سەرقاڵی بێ بەرەو پێشتون، کەوتنە دوای ترند. ئێستا بەڕێزان ئەو زمانەی من لەبری ئینگلیزی چوون بزنسم خوێند، 10 ساڵ پێشەوە 20 ساڵ پێشەوە خەڵک لەبری ئینگلیزیە چوو مێژوویە خوێند. ئەها لەو کاتە ئەسە بۆ نمونە لە ساڵی هەشتاکانە خوێندنی مێژوو زۆر مهم بۆ بەلای خەڵکەوە. لە کاتی شەڕی ئێران و عێراق و بەبوونەی کاریگەری ئەعلامی عێراقی ومانەوە خەڵک حەزی کردووە مێژوو شارەزا بێت. بەڵام کاتێ ساڵی 90ەکان هات، مەرجیە مامۆستای ئینگلیزی بووبی، لە ساڵی 90ەکانە ئەوەی ئینگلیزی زانی بێ بوو بێ بە متەرجیم، حتا لە کاتی ئازادکردنی عێراقەوە بوو بە متەرجیم. بە ساڵێ ئەوەی کرد کە لەوە چە مامۆستایەکی مێژووی زیرە کە ئینگلیزی ژوەری گرتووە نەڕۆشتووە، بە 10 ساڵ 20 ساڵیش نەیتوانیەوە بکە. قسەکەم لەسەرەوە نییە بۆچی وای کردووە، قسەکە لەسەرەوەیە هیوا هەیە زانی بێتی. بۆ نمونە ئەم شتە ئێستا بەلای خەڵکۆ گرنگە بن بۆ ئەوڕۆکە، ئێستا بەلای خەڵکۆ لە ساڵی هەشتاکانە خەڵک زۆر بەلای مێژوو گرنگ، لە 2000ەکانە
بۆ نمونە لە 2010 خەڵک ئینگلیزی زۆر بەلاوەی بوو. ئێستا خەڵک هەندێشتی تری بەلاوت، بۆ نمونە هەمووی دەسەیاتە ئایتی و بۆ نمونە ئەی و تۆ بڵی شتی گرنگتریش نەبێ، کەواتە زۆر گرنگە تۆ بیر لە مستەقبەلێکی دوورتر بکەیتەوە، ئەتوانی چانسی ئەوەت هێشتی باشتر هەڵبژێری. بڕیاری سۆزداریانە زۆربەی ئەوانەی مرۆڤی تاکتیکین ئەکەونە ژێر حاڵەتێکە بەپێی عاتیفە بڕیارێن، نەک بەپێی بیر لێکردنەوە و وردەکاری. اینجا کە نەفت بوون ئەمانە زۆر جار ئەوەندە ماندووە منیتر یعنی بەڕاستی بەزەی دێتەوە پیانە. چالاک بوون جیاوازە لە کاریگەربوون بەڕێزم. مرۆڤی استراتیژی هەموو تاکتیکەکانی کاریگەرن، بەڵام ئینسانی تاکتیشی دایمە چالاکە، بەڵام مەرج نییە هەموو چالاکیەکانی کاریگەر بن. جۆری سێم هەمیشە وێڵە نازانێ خەریکی جان ڕێک کوردواڵە و کەریمەم داناوە لە ناو بازاڕەوە هەڵ ئەڵێ ئینسانێکی وێڵە نازانێ خەریکی باشە. ئەمانە هەمیشە گیریان خواردووە ستاک وەکوی نیزەڵێ استراتیژیەکەی نزمە تاکتیکیشی نزمە، یعنی نە خەول و پلانی درێژخایەنی هەیە نە لە ئێستا هەڵەسێ بەکارێکی باش. بەڵام با بچین بۆ جۆری چوارەم ئەمانە بەرەبەرە ئیمپراتۆریەتێک بنیادەنێ. زۆربەی مرۆڤە سەرکەوتوەکان کە لە سەرەتاوە مرۆڤی سەرکەوتوو نەبوون یان ئەوانەی ئێستاکە نەتیجەیان هەیە و ڕابردویان هەموو خراپ بووە، ئەمانە ئەو جۆرە مرۆڤن کە استراتیژین. وەوتمان استراتیژی بوون بە فێربوون و ڕاهێنان. استراتیژی بوون ئەوە نییە هەل لە خۆتۆ یەکێ لەدایک بوو استراتیژی بێت، بە تەجروبە فێربوون ڕاهێنان پەروەردە کاریگەربوون اینجا ئەکەویتە ژێر ئەو حاڵەتی ئەوە بۆ دروست ببێ استراتیژی. ئەوانەی ڕابردوویان خراپە بەڵام ئایندەیان باشە مرۆڤی استراتیژین. ئەوانەی ئێستا لە حاڵی زۆر باشان بەڵام کە ئەڕۆی سەیرەکەی 10 ساڵ لەمە پێش لە بارودۆخێکی زۆر خراپا بوون، 15 لەم ساڵ لەمە پێش لە بارودۆخێکی زۆر خراپا بوون، ئەوانە کەواتە مرۆڤێکی استراتیژین. ڕۆژێ لە ڕۆژان دەستیان کردو بۆی بچنە سەر سکەکە، کە تۆ چوویتە سەر ئەم سکەیە ئەگەی بە نەتیجەی گەورە بەرەبەرە ئیمپراتۆریەتێک بنیاد. استراتیژ چۆنە؟ بڵم کەسی جۆری چوارم چۆنە؟ هەم استراتیژی بەرزە هەم تاکتیکی. بەڵام بەڕێزان تاکتیک ئەبێ لە پێناوی استراتیژەکە بێ، واتە تۆ کاتێ هەڵ ئەسی بە کردەوەیەک ئەبێ ئەم کردەوە خشتێک بێ لەناو ئەو بلۆکەی بە تەمای 10 ساڵی تەواو بێ. نابێ ئەمڕۆ بڕۆی لە خۆتەوە بە قیاسێ خشت دروستکەی سبەی لەناو ئەم کۆشکەی تووە لە هیچ شوێنێکا بەکەڵک نێت. کەواتە گرنگە کە تۆ خشتێکە دروست کردووە، باشە ئیشێکی باشی کردووە خشتە دروست کردووە، بەڵام ئەگەر خشتێکت دروست کردبێ سبەی بۆ ئەم کۆشکە نەبێ کە تۆ ئەتوێ بنیادی بنی ئێتۆ وزە و بەزایە و بۆ ئەمەت کردووە. مەرج نییە بڵێ وەڵا خشتێکی گەورەتر دروست دەکەم. تۆزێ گەورەتر دروستیەکە لە هیچ وەسایەک نییە بیخاتە ناو دیوارەکەەوە، یەک تۆز قیاسەکەی گەورەتر دروستکە. ئەگەر بیشی شکێن ئەبێ وزەیە سەرفکەن تا بیشکێن، تا بیبڕنەوە، تا چاکیکەن، تا بیخەنە شوێنەکەی خۆ. کەواتە ئەگەر هەل لە ئەوەڵەوە لە سەرەتاوە تۆ کە ئەزانی ئەتەوێ کۆشکێ دروستکەی و ئەبێ خشتەکانی خۆ دروستیکەی، هەل لە ئەوڵ و قیاسەکە دیاریکە، هەل لە ئەوڵ و نەخشەی کۆشکەکە دیاریکە. تۆ بە تەمای کۆشتێک دروستکەی 5 قات بێ بەڵام پایی بۆ دروست نەکەی ئێگە سبەی بە ئاسانی ڕووخە. 1-2 ساڵ لەمە پێش بوو زەمین لەرزەیەک جای لە کوردستانی تورکیا، واتە کوردستانی باکوور و بەشێکی زۆر لە وڵاتی تورکیا. لەوێ وێنەیەک هەبوو زۆر سەرنجڕاکێش بوو، ناوچەیەک بوو هەموو خانوەکان ڕووخابوون جگە لە ئۆفیسی ئەندازیاران. لەویایە دەرئەکەوێ کە کاتێک کە تۆ بە زانستی بیرەکەیتەوە نابێ ئەم پایەوا بێ، نابێ ئەم بناغەوا بێ، ئەم قیاسە غەڵەتە. باشە ئەگەر لە ئەوەڵەوە تۆ زێبیری لێکەیتەوە مەرج نییە تێچوونەکەی زۆرتر بێت،
بەڵام گرنگ ئەوەیە لە زەمین لەرزەیەکە ماڵی هەمووی وێرانە بێ ماڵەکەی تو هەر لە شوێنی خۆی وەستاوەتەوە. بۆی بەڕێزان من تێبینیم کردووە لە وڵاتی ئێمە زۆر جار یعنی وەستاکەش بە گوێت ناکات. بۆ نمونە پێڵی کاکە من ئەمەوێ ئەمە پایەکی تێبخەن، ئەڵێ کوورە پێویست ناکە و مەسروفی بۆچم بە بلۆک بۆ تەکە کاکە من ئەمێ پایە بێ هەر بە بلۆکی ئەمێ وابێ قەیچێکە باشیشە زۆرتری تیاابێ. ئەین تۆ تەسەورکەن من شوقێک مەزانی بە ئاماژەی پێنەکەم خاوەنەکەی هاتبوو هەر لە خۆیەوە وەڵا بۆی بۆ گەراز بۆ باشتر بۆ سیارە جێ بێتەوە 2 پای لە خواری خوارەوە بڕی بوویەوە. تەسەورکەن پاش ماوەیەک یعنی لایەکی کەوتبوو بەوەی کە بە تەواوەتی بڕوخ یعنی با سیارە باش جێ بێت. کاکە ئەم پایە شتێکی استراتیژیە، وەستانی ئەم بینایە لە ساڵانی ئایندا پەیوەندی بەمەوە هەیە. تو ئێستا کە سیارەکان جیان نابێتەوە ناکاتە ئەوەی کە مستەقبەلی ئیشەکەت هەموو فەوتێنی. بۆیە مرۆڤێکە استراتیژی بەرزە و تاکتیکیشی بەرزە ئەتوانێ زۆر سەرکەوتوو بێ، بەڵام بەمەرجێ نابێت تاکتیک لە دەرەوەی استراتیژەکە بێت. ئەبێت تاکتیک هەمووی ئەو خشتانە بن کە لە دوجارە بیناکی پێ دروستەکرێت، کەواتە هەم خەونی هەیە هەم کردەیە. کورد ئەڵێ فڵان کەس کردەیە، یعنی ئیشی یەکسەر ئیشەکە یەکسەر ئەچێ بەدەم شتەکانەوە، شتەکان ئێمان ناکە. خۆشەویستان کۆمەڵی توێژینەوە هەیە کە من بتوانم ئێستا ئاماژەی پێ بکەم ئەگەر کاتەکە زۆر لای نابێ. بۆ نمونە من چەند توێژینەوەیەکم لە بەردەستە، هیچێک لەوانە توێژینەوەیەکمان هەیە لە ساڵی 2025 پیشانی ئەیە کە ئەوانەی بە استراتیژی بیر ئەکەنەوە، واتە پلانی درێژخایەنیان هەیە و هاتوون شیکاریەکی تەواوی مخاتەرە ڕیسک مەترسیەکان ئەکەن. ئەمانە لە ڕووی دەرونیەوە حاڵەتی قەلەقی و نادڵنیاییان زۆر کەمە بێتەوە. من ئێستا پێتانەوەم یەکێک لە هەرە نەخۆشیە خراپەکانی ئەم سەردەمە چییە؟ زۆر قەلەقەبی، بێتاقەتەبی، دڵی دائەگیرێ. باشە مرۆڤە استراتیژیەکان ئەم حاڵەتیان بەپی توێژینەوەی 2025 باشە یعنی چەند مانگێک لەمەوە پێش توێژینەوەکە دەری ئەخا ئەوانەی کە استراتیژین لە ڕووی دەرونیەوە ئاسوودەترن. بۆ نمونە من بیرمە لە خراپترین بارودۆخەکانە دانیشتوم بە تەرکیزەوە خوێندومەتەوە، لە خراپترین وەزعەکانە کە خەڵک ئەو پەڕی نائومێدی بڵاو کردوێتەوە. من خەریکی هەوڵدان بووم، پیان وتم بەتاڵی ئەوە چۆن تااقەتە هەیە. ئێستا بیرەکەمەوە ئەم توێژینەوە زۆر دەقیقە، چونکە لەو کاتانە من هیچ نەبوو دڵی پێخۆشکەم، بەس هەر لە خۆم و خەیاڵێکم هەبوو بۆ ئایندا، خەیاڵێکم هەبوو بۆ 10 ساڵ ئەولاتر ئەمود من کە 10 ساڵی تر ئەوە مرۆڤێکی سەرکەوتوو بم دقیقەکە بەیەسە واوی وەزعەکە. ئەو نەفەری کە استراتیژی نییە تەحملی وەزعەکە ناکات، تەحملی ئەو بارودۆخە ناکات کە ئێستاکە بەسەریایەت. بەڕێزان کۆمەڵی توێژینەوە هەیە کە ئەکرێ بە خێرایی ئاماژەیەکیان پێ بکەم. یەکێک لەوانە ئەمە بوو کە زۆر جێگەی سەرنج بوو، ئەوانەی کە استراتیژین لە ڕووی دەرونیەوە بارودۆخیان باشترە، کەمتر قەلەقە بن، کەمتر ئەترسن، کەمتر خۆیان ناڕەحەتەکەم، چونکە تۆزێ مستەقبەلی تەماشای ژیانەکە. و هەروەها توێژینەوەیەکی کەمان هەیە بەڕێزان، ئەڵێ ئەوانەی کە توێژینەوەکە لە بواری سایکۆلۆژیا کراوە، ئەڵێ ئەوانەی کە استراتیژی بیرەکەنەوە ئەوانە یاریکەرەکە، واتە ئەم ژیانە خەڵکانێکن بە تەماشاچین، بە استراتیژیەکان یاریزانەکانی ڕاستەقینن و ئەمانە هیچ کردارێک بە دابڕاو نابینن، یعنی هەموو کردارێک لە مێشکیانە ڕەبت بووتەوە، یەکسەر ڕەبتە بە شتە استراتیژیەکەەوە. و ئەم توێژینەوەش تەمان ئەگەر ویستانە تۆم لینکی توێژینەوەکانتان بۆ بنێرم. ئەم توێژینەوە ئەڵێ ئەمانە هیچ شتێک لە دەرەوەی پەیوەندی نابینەوە، تا هەموو شتێک ئەبێ گرێک درابێ بە شتێکیکەوە، ئەبێ لکابێ، واتە ناچن کارێ بکەن
بەس لەبەرەوەی تۆزێ پارەی تایە، ناچن کارێ بکەن بەس لەبەرەوەی خەڵک بەلایە گرنگە، خۆیان مەشغوڵی شتی وا ناکەن. ئەبێ ئیلا بزانێ ئەم شتە خزمەت بۆ ئایندەیەکا کە ئەو ئێوێ یان نە. اینجا توێژینەوەی سێهەم کە ئاماژەی پێبەم لە ساڵی 2024 کراوەتە ساڵ و نیوەک لەمە و پێش، ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوانەی پلانی استراتیژی یەکسەر ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان کردداری باشتر بنوێنێ. بەڕێزان، دوو نەفەر هەموو شتێکیان وەکو یەک وابێت، هەموو شتێکیان، توانایان، ژینگەکەیان، تەمەنیان، عەقڵیان، عیلمیان، هەموو شتێکیان وەکو یەک وابێت. یەکێکیان درێژخایەنتر تەماشای 5 ساڵی تر بکە. یەکسەر ئەو کەسە ئەمڕۆ بەکردارترە تا ئەوی پاڵی. من ناڵێم هەموو ئینسانێکی استراتیژی لە ئینسانێکی تاکتیکی عەمەلی ترە، نا، چکە پێشتر باسمان کرد هەیە استراتیژی بەرزە تاکتیکینە، بەس توێژینەوەکە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر دوو نەفەر بە تەواوەتی وەکو یەکوابن، یەکێکیان بەس استراتیژی هەبێت، واتە ئەها ئەتەوێ 5 ساڵی تر بگەیتە کوێ؟ یەکسەر ئەمڕۆ تۆ ئەگەری زۆرترە کاروکردەوەیکی باشترت لێ بۆشێتەوە. باشە؟ اینجا ئازیزانم بچین بۆ ئاماژەدان بەم توێژینەوەی. لەم توێژینەوەیە ئەڵێ سەرکەوتن شتێک نییە عەشوایی بێت، واتە ڕاندم نییە، واتە شتێک نییە لە خۆیەوە یان بەبێ پێشبینی یەکسەر لە خۆی بێتە هەڵکەوتن بۆ نمونە، بەڵکو هەمیشە سەرکەوتن کۆمەڵشتی پێکەوە بەسرا. بەڕێزان، ئێمە زۆر جار ئەبینین گەنجێک لەیەکە ئەڵێ مەسەرەن فڵان کەس کوڕی مەسئولێکە ئەو هەموو شتێکی بووەکە. ئەو قسانە زۆر جار ڕاز نییە. باوەڕکەن، یعنی هەر لە وڵاتی ئێمە ئەگەر کۆمەڵە بەرپرسی گەورە بین لە پێشتاوی خۆمان و تەماشای کوڕەکانیان وەکو یەک وایە؟ نا، بەرپرسی وا هەیە کوڕەکەی پارەی بۆ سەرف کردەوە بۆ خوێندن، پارەی بۆ سەرف کردو بۆ تێگەیشتن، پارەی بۆ سەرف کردو بۆ پێگەیشت کۆمەڵایەتی. بەرپرسی وا هەیە. ئەسڵەن تا ئەو ڕۆژین بردو بیری لێنەوە نەکردێتەوە کوڕەکەی سبەی پیاوێکی باش دەرەجێ خراپ دەرەجێ شتە زانەیە نایزانێ. کەواتە مەرج نییە، ئەجی ناخۆ هەردووکیان پارەیان هەبوو، هەردووکیان ئەیانتوانی ناوبانگی باوکیان بەکاربێن، هەردووکیان ئەیانتوانی پلە و پۆستی باوکیان بەکاربێنن. بەس جیاوازیەکە ئەوەیە یەک تۆز استراتیژی بی ئەزانیت، یعنی هەلەکە ئەقۆزیتەوە، ئیسفادەی لێکی. مەرج نییە. ئێستا خەڵکانێکی فاشیلن ئەڵێ منیش وەکو ئەو باوکم دەوڵەمەند بووە. مەرج نییە، چونکە هەمانە باوکی دەوڵەمەند و خۆی ئێستاکە 1001 کێشەی هەیە لە بنکەی پۆلیس. یعنی مەرج نییە. کەواتە ئەبێ تۆ بزانی هۆکارە ڕئیسیەکان. تۆ ئەگەر لە ساسە لە هەموو شتێکا وەکو ئەو وابی، اینجا ئەو کاتە تۆ بەراوردەکە بکەی. کەواتە با بچین تەماشایەکی ئاماژە بکەم بە هەر یەکێ لەو توێژینەوانەی تر. توێژینەوەی چیکەمان هەیە لەسەر هەر بیرکردنەوەی استراتیژی و عەقڵیەتی ئینسان لەسەر ئەوە کراوە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوانەی کە استراتیژین یەکسەر توانایەکیان بۆ دروستە بێ کاتێ شتێکێ بە خەیاڵیانە لێکدانەوەی بکەن و شی بکەنەوە. ئەوانەی استراتیژین هەر شتێ بە خەیاڵیانە لێکدانەوەی بۆ ئەکەن. توێژینەوەکە واڵێ، یعنی ئەوانەی ئینسانی تاکتیکی و بێ پلان و بێ استراتیژن بیرۆکەیە بە خەیاڵیانە، بەڵام ئەو توانایە نییە بێن هەڵی سەنگێن و بیری لێکەنە و وردەکاریان هەبێ لەسەری. و هەروەها ئەوانەی کە استراتیژین یەکسەر هەردوو شتەکە ئەبینن، هەم پرۆسەکە ئەبینن، هەم مەسەلەی وردەکاری لە بڕیاردانە. و توێژینەوەکە ئەیسەلمێنێ کە ئەوانەی استراتیژین بیر لە بیرکردنەوەکانیان ئەکەنەوە. بەڕێزان، یەکێک ئاماژە بە زاراوەیە بکەم، شتێکی پێ ئەڵێن مێتا. بۆ نمونە ئەڵێن مێتا ئەنەلیسز، مێتا ریسێرچ، یان ئەڵێن مێتا کۆگنیشن. مێتا چییە؟ تۆ بیرەکەیتەوە، فڵان کەسیش بیرەکاتەوە، تۆ بیر لە بیرکردنەوەکەی خۆتەکەیتەوە، جیاوازیەکە لەوێ دەرەکەوێت. ئێستا لە ترۆپکی دنیای ئەکادیمیە توێژینەوەمان هەیە. چ توێژینەوەی مهمە؟
ئەو توێژینەوەی کە توێژینەوەی لەسەر توێژینەوەەکانی تر کردەوە باشە دوو نەفەر ڕەفتاری باش ئەنوێنن بەڵام یەکێکیان بیرەکاتەوە لە ڕەفتارەکانی یەکیان بیر ناکاتەوە ئەم دوو نەفەر ئەرز و ئاسمانیان فەرق بۆیە مرۆڤی تاکتیکی کاتێ بیرکردنەوەیشی بۆیە کاتێ ڕەفتارێک ئەنوێنێ کاتێ قەنەعەتێکی بۆ دروسە بێ ئیتر ئەڵێ وایە بەس مرۆڤی استراتیژی خودی بیرکردنەوەکەی خۆی ئەهێنێتەوە جارێکی کەم بیری لێکاتەوە کە ئەمە زۆر زۆر بەڕاستی جێگەی سەرنجە ئەڵێ مرۆڤی تاکتیکی ئەڵێ من ئەبێ بڕۆم ئەو کارە بکەم ئەڵێ مرۆڤی استراتیژی ئەڵێ جارێ با بیری لێ بکەمەوە اینجا ئەڵێ با بچم کارەکە بکەم دوای کارەکە مادەم استراتیژیە دوای کارەکە بە دوای فیدباکە ئاگەڕێ مرۆڤی تاکتیکی فیدباک وەرناگرێ ئەڵێ وەڵا ئیشێکمان کرد زەرەرمان کرد ئیتر نایەت دەرسێکی لێ وەرگرێ مرۆڤی استراتیژی ئەڵێ و ئیشەمان کرد ئەگەر ئەوە بووە ئەوە ئیشی داهاتوو ئیسفادێک ئەواتە مرۆڤی استراتیژی دائیمە ئەزمون لای ئەو کەڵەکە ئەبێت بەس مرۆڤی تاکتیکی بەبێ ئەزمون هەر عومرتی ئەپەڕێن کۆمەڵی توێژینەوەی تریژ هەیە بۆ نمونە ئاماژە بەمەشیان بکەم وەکو ئاخردانە ئەڵێ ئەوانەی کە مێشکی استراتیژیان هەیە زۆر جار پێشبینی ئەکەن یعنی بۆ نمونە مرۆڤی تاکتیکی خۆی ئەنێ بەکارێکە و کرا نەکرا ئەکرێ ناکرێت بەس مرۆڤی استراتیژی زۆر جار گێتە پێشچاوی کە ئەنجامەکەش چۆنە بێت نەتیجەکانیش لێرە مرۆڤی استراتیژی ڕێکاری باش ئەگرێتە بەر ئەمە تەنها پەیوەندی بەوە نیە تۆ ئینسانێکی بەتوانای توێژینەوەکەوە ئاسەلمێنێ تەنها ئەوە نییە کە تۆ بەتوانای بەڵکو تۆ چۆن ڕوبەڕووی کێشەکانە بیتەوە جاروایە تۆ بەتوانای بەس نازانی چۆن ڕوبەڕوو بیتەوە و عەقڵیەتی ئینسانی استراتیژی عادەتەن چۆنە ئەڵێ باشتر فێرە بێ نەتیجەی باشتری دەسەکەوێ و بڕیاری باشتری ژێت کەواتە قەلەقیان کەمترە لە ژیانیانە باشە مرتاحترن قەلەقیان کەمترە بڕیاری باشتر ئەیەن کردەوە کە ئەنوێنن کردەوەکەش کاریگەرە و بەپێی زەمن کە تێ ئەپەڕێ ئەمانە پێش ئەکەون نەتیجەی باشتریشیان ئەبێ کەواتە دوجار تێگەین بەڵێ تاکتیک گرنگە تاکتیک واتە ئەوەی کە تۆ ئیشێک دیاری ئەەکەی جێبەجێکی بۆی نەتیجێ بەدەستبێنی ئەمە تاکتیکە تۆ لە استراتیشتا ئەبێ هەزاران تاکتیک بەکاربێنی تا بگەیتە ئەو شوێنە ژینا خۆ بە ئاسانی ناگێ بە خەیاڵ بڵاو بەبییر لێکردنەوە ناگێ بەڵام هەر کردارێکە ئەەکەی ئەی پێوی بەوەی کە من دوو کردارم لە پێشە یەکێکیان 5 ساڵیکە ئەم گەێنێ بە خەونەکەم یەکێکیان ئەمڕۆ خۆشە ئەمڕۆ ئەم شتە بۆ من باشە ئەمڕۆ خەڵک پێمەڵێن ئافرین بەڵام هیچ خزمەتێک ناکە بۆ 5 ساڵی تر کەواتە هەر ئەمڕۆ یەکسەر ئەو شتانە دیلیت کە لە ژیانتە کاتە بۆ گەڕێتەوە وزت بۆ گەڕێتەوە مرتاحترێبی کەمتر سەرقاڵەبی کارێک ئەەکەی کە کاریگەری هەبێ و نەتیجەی هەبێت خۆشەویستانم من لێرایمە کۆتایی بابەتێک هیوادارم ئەم بابەتی کە پێشکەشمان کردووە جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێ پێم خۆشە مۆڵەت بن بۆ بەڕێزانە ئەگەر بیانەوێ ئاوا بزانم نووسینمان بۆ هاتووە سەیریشان ئەەکەم ئەڵێ مامۆستاوەجیان زۆر سوپاس جارەکەی پێشوود ئەم کتێبەت پێوتوم ئێستا بەردەوام لە خوێندنەوەی ئیسفادەم لێ کردووە بەڵێ بەڕێزان من جارێکی کەش پێشنیارێکەمەوە ئەو کتێبە ڕاستە باسی استراتیژی و تاکتیکی نییە کتێبی بێشعوری بەڕاستی من پێشنیارم کرد بۆ کۆمەڵێک کەس بەڵام ڕوون نەبوو بۆ ئەوانەی کە هەستەکەم بێشعورن پێشنیاری بکەم تەنها پێشنیارم کرد بۆ ئەوانەی کە بەشعورن وتم بۆی تۆزێک کەمتر خەفەت بخوان
کتێبێکی زۆر زۆر باشە هیوادارم هەمووی بیخوێنێتەوە چکە جاری وا هەیە ئەگەر کتێبەکە بدێن بۆ لەبەرێ هەڵێمە جنێەوە لەبەرەوە نەمناردووە نردومە بۆ کەسانی کە وەکو مەسەلەن ئەیان بینم خەفەتیان خواردووە لە دەست بێشعوری خەڵکانێکی زۆر لەلاو کۆمەڵگە ماوەسە تکایە زیاتر باسی مرۆڤی زۆر استراتیژی بکە کە بێت تاکتیک بێ کردار من هەست دەکەم توانای زۆر شتم هەیە بە ڕێگای زۆر بەڕێزان ئەبێ خۆمان ڕابێنین لەسەر جێبەجێکردن واتە کاتێک کە تۆ ئاماژە بە ئەمە ئەەکەم کە لەوە چێ گرنگ بێت یەکەم تۆ تێبگەی مە نەتیجەیەکی باش بە چی ئەگەی بەوەی کە ئەمڕۆ کارێک لە کارەکان جێبەجێکی ئەڵێ قەترە قەترە دەریاڵ گەردت ئەڵێ قەترە قەترە بێ بە بەحر کەواتە قەترێک ناوێ بەکەم بزانی لە کاتێکە کە هیچت پێ ناکرێت ئەتوانی هەر قەترێک زیادکەی تۆم ئەتوانی کردەوەیەکی زۆر زۆر سادە و بەسیط بنوێنی بەس لەبەرەوەی کە هەست نەکەی تۆ مرۆڤێکی بێدەرەنجام و بێسوودیت کەواتە هەر ئەبێ کارێک ئەنجام بیت بۆ نمونە قوتابیەکە ئەڵێ من جارێ نازانم چی بکەم ئەتوانی دوو لاپەڕ بخەینتەوە ئەتوانی چوار ڕستە لەبەرکەی یعنی ئەمە شتێکە هیوا هەیە ئەڵێ من ئەمێ ئینگلیزی فێر بم بەڵام ئینشاءڵڵا لەسەری ماڵە دەست پێکەم یا با لەگەڵ دەورەکە دەست پێکەم یا لەگەڵ وامەکە ئەمڕۆ بەلایەنی کەمەوە ئەتوانی یەک پەرەگراف فێر بی بەکەمی مەزان باوەڕکەن زۆربەی ئەوانەی کە ئێستاکە دەستکەوتی باشیان هەیە ئەوانن کە پەلاماری شتی زۆر بچووکی شیانیاوە لەو کاتانی کە نەیانزانیوە چی بکەم گرنگ ئەوەیە تو ئەتێ فێری ئینگلیزی ببی هەر نازانی چی بکەی ڕۆ مراجعی ئەو شتانە بکەرەکەی زانیت چکە مراجعەکردن زۆر هەر نازانی چی بکەی وەرە خۆت فێری ئەوە بکە ئەو چوار ڕستەیە وەکو خۆی بنووسیتەوە یعنی هەر شتێک هەیە تۆ بتوانی بیکەی و ئەبێ لە خۆتی قبول نەکی من قەنەعەتم وایە ئەبێ لە خۆتی قبول نەکی من ڕۆژێک گەشتم بۆ قەنەعەتەی نابێ لە خۆمی قبول کەم کە ببەزێم بەزیو بم وتومە نا ئیتر تەوبەم من هەرگیز نابێ بسمە ڕیزی مرۆڤە بەزیوەکان بەزیو چییە؟ نائومێد دەبێت دنیای لێتێک من ئەگەر هەموو شتێ بگۆڕێ نابێ ئیمانم بە نەتیجەکان بگۆڕێ یعنی بۆ نمونە با بارودۆخەکە زۆر نەگونجاو بێت یعنی تۆ ئەگەر بڕۆی ژیانی ئینسانە سەرکەوتوەکان ببینی ئەزانی یەکی وەکو نێلسۆن ماندێلا 27 ساڵ لە زیندان بووە یعنی ئیلا مرۆڤی سەرکەوتوو وتومە مرۆڤی سەرکەوتوو مەرج نییە تۆ لە ترۆپکی سەرکەوتنەکە ببینی مرۆڤی سەرکەوتوو کەسەیە کە لە کاتێکا کە زەرەرەکەی کردووە چۆن هەڵسوکەوتەکە لە کاتێکا کە بارودۆخەکەی خراپ بووە بۆ نمونە کەسەکەی لە دەزیاوە بۆ نمونە خراوەتە زیندان بۆ نمونە نەخۆش کەوتووە یعنی ڕێگری لێکراوە ئەوەی کەت بەدەستی هێناوە ڕووخاوە لەو کاتانە دەرەکەێت و مرۆڤی سەرکەوتوویانە واتە من پێویست ناکە ئێستا بزانم ئایا نەتیجەم ئەبێ یان نابێ هەر ئێستا یەکسە بەخۆ بپێوە ئایا لەم بارودۆخە خراپە ئومێدت هەیەیانیتە بێ ئومێدی فاشیلیت ئومێدت هەیە ئەگەری هێ سەرکەوتووی کەواتە خەوت لەسەر ئەگەر ئێمە قساکەین کەواتە تۆ یەکسەر بەپی ئێستا خۆ بپێوە ئەگەر بەپی ئێستا بێ لە خۆتی قبول ناکی یعنی من لە خۆمی قبول ناکەم کە ئەمڕۆ بارودۆخەکە خراپە ناومێد بم من ناتوانم وحی بۆ نەهاتووە کەسیش ناتوانێت ئایندەی من بخوێنێتەوە بزانین ئایا 10 ساڵی ترم لەگەم بەوەیان نا ئۆکەی بەڵام خۆ ئەمڕۆم ئەتوانم هەڵسەنگێنم ئایا هەوڵەیەم یان ناومێدم دانیشتوم یان خەریکی کارکردنم ئەڵێ داڕمانی ئەو بینایە بەداخەوە زۆر زۆرم پێ ناخۆش بوو بینایی کە لە هەورامان ڕووخا بەڵام بەڕاستی ئەکرێ ئێمە لە ژیانمانە زۆر سەرکەوتوو بین بەڵام ئیشێک بینە دەست کەسێک کەسەکە فاشیل بێ بەڵام ئێمە باجەکەی واتە ئەو بەڕێزەوە بزەم خۆی پزیشکە باوکی یەکێکە لە ئەو قوتابیە بەڕێزانم کە زمانێک دەرسم پێوتو ئێستا دکتۆرەیەکی سەرکەوتووە ئەزیەتی کێشاوە بینایەکی دروست کردو شتێکی زۆر جوانی دروست کردو لەم بارانە بابەتەکە ڕووماوە و هاتۆتە خوارەوە ئەم کەسە بە سەرکەوتنەکانیان بینایی دروست کردووە لەوە ئەچێ
مهندسەکە بەگوێی نەکردوێ لەوە ئەچێ چکە بە ئیشی ئەو نییە وانە ئێستا بۆ نمونە من مهندس نیم بینایەک دروستەکەم ئەگەر بیناکەم سبەی سەقەت بوو ئەگەر مهندسەکە وتبووی من ئەوە بۆ ئەەکەم و ئەمیش وتبووینە ئەو خەتای منی تایە بەڵام مهندسەکە لە پڕەوە ئایبی چییە یارە ئەسڵ مهندسی نەبووە زۆر بینا لە وڵاتی ئێمە مهندسی نەبوو خەڵک هەر لە خۆی کردوێتی وەستایەک هاتووە وتێتی خەمە نەبێ من بۆ تەکەم و زۆر جار ئیشی یەکەم زۆر خەتەرە من هەمیشە نمونەی ئەوە ئێنمەوە ڕۆژێکیان براگەورەکەم بە ڕەحمەت بێ وتبووی وەڵام ئەمانەیە بیرێکمان هەیە هەڵی بەسین نەفەری وتبووی دەوڵام خۆ من بیر هەڵە بەسم ئەیتر ناستی بووی دەوتوی دەی زۆر باشەوەڵام هەر بەیانی وەرە دەستکە بە هەڵبەستنی بیرەک وەڵا بیرەکەی هەڵبەست بەڵام بە ژیانی ئەو بیرە یەک نەفەر نەچێ خوار بێتەوە سەر بۆ لەبەروی لە زیاتی 6 بلۆک 5 بلۆکی دانا یعنی دوایی کە ئیشەکەی سەقەت کرده بوو وتبی وەڵا یەکەم جارم بوو لە ژیانما منەوە بکە لەبەرەوە بەڕێزان ئەبێ وریابین هەوڵ بین بزانین کەسێک کە ئیشێکمان بۆ ئەکا ئەم کەسە ئیشەکانی پێشووی ببینین مامۆسای بێزەمە چ کتێبێ پێشنیارەکەی زۆر بەسوود بێ بۆ بەرەو پێشبردننی بیرکردنەوەی استراتیژی و تاکتیکی بەڕێزان هەر کتێبێک بخوێننەوە لەسەر سەرکەوتن پێچێ بابەتێک لەم شتانێکی تیاابێ لەسەر ئەم شتانە یاخود بە تایبەتی بابەتی پلان ئەگەر علمیان ئەتانەوێ نزیکی ئەم بابەتە ببنەوە ئەمە لە اختصاصی منەوە زۆر نزیکە مۆزوعی بەڕێوەبردننی استراتیژی واتە استراتیژیک مانیجمنت من استراتیژیک مانیجمنتم بە کۆرس بتوێتەوە لە ئاوات ئەکادیمی لە پرۆژی بزنس لیدەر و هەر لە یوتیوبیش وێبینارم هەیە لەسەر بزنسی استراتیژی و زۆر لەسەر مۆزوعی استراتیژی لە ماوەی ساڵانی ڕابردووە چ بە عملی چ بە خوێندن بۆ نمونە من چەندین کۆرسم خوێندووە لەسەر بەڕێوەبردننی استراتیژی و بزنسی استراتیژی و پلانی استراتیژی و ئەوانە من خۆم ئیسفادەم زۆر لەوانە کردووە بەڵام هاوکات لە بازار کتێب هەیە هەر کتێبێک کە باسی بەڕێوەبردننی استراتیژی بێ زۆر گرنگە لەم بوارە زۆر سپاسدانەکەم سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ نووسینەکانتان ئازیزان دەست خۆش ماسە لەش ساک بێ هوانەیەکی زۆر تایبەت و زۆر سپاس هیوادارم جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێ ناسای بەڕێز پێت وایە گەر ئێستا قەرز بکەیت و خۆتی پێ بنیاد بنەی باشتر بێ لەوەی کە بوەستی تاپارە دێتە دەست پرسیارێکی مهمەوانە ئازیزان من ئەگەر لە ڕابردوون پەشیمان بم ئەتوانم بڵێم لەسەر ئەو شتانە پەشیمان نیم کە کردومە لەسەر ئەو شتانە پەشیمانم کە نەم کردووە ئەم قسە کوردیە زۆر ڕاستەڵە کردە پەشیمان بی نەک نەکردە پەشیمان چیم نەکردووە کە ئەکرێ ئێستا لی پەشیمان بم یەکێ لەو شتانی نەم کردووە ئەوەیە زۆر جار وتومە من قەرزارم پارەم لە پارەی خەڵک لامە من لەم بارودۆخە چ پێویستەکە بڕۆم دەوەرە قەبم بە دەورێ بیزوەرە قەبم بە دەورێ چ پێویستەکە من ئێستا ئەو کتێبە بکڕم بایی بۆ نمونە 30,000 40,000 یعنی لەگەڵ ئەوەی پارەیەکی زۆرم بە کتێب و بە دەورەیە و لە کاتی قەرزاریات چۆم دەورم کردووە دەوەرەقە زیاترم پێیاوە بۆ نمونە ڕۆشتوم خۆم هەڵاوەتە ناو خوێندنێ چەند دەفتەرێکم ماوە بۆ ئەوەی بخوێنم باشە لەگەڵەوەی ئەوانم کردووە پەشیمانم لەوەی کە نەم کردووە یعنی پەشیمانم لەوەی کە هاوینێ کە دە ڕۆژە بیست ڕۆژێکم هەبووە با من بچوومایە دەورێکی کەم بخوێندە با قەرزم کردە یعنی بەڕاستی ئێستاکە هیوا هەیە ئەگەر ئەمڕۆ قەرزکە خۆی فێری ئینگلیزیکە 5 ساڵی ترەزانی یەشێک بوو لە باشترین بڕیارەکانی ژیانی ئیتر نەگەوەی کە پارەی هەیە دڵی نایە خەرجیکا بووی یعنی من ئەڵێم ئەگەر بە شەرتێ من کردومە یعنی بۆ نمونە ئێستا من بۆ فێربوون لە بواری بزنس و بازارسازی و کارگێڕی یعنی ئەتوانم بڵێم بە هەزاران دۆلار مصرف کردووە لەوتە بڵێ هەزاران زۆر نییە زۆر نییە نزیکی ئەتوانم بڵێم 7 دەفتەر 9 دەفتەر 10 دەفتەر شتێکی وام مصرف کردووە بۆ فێربوون
بۆ خوێندن بۆ خۆپێگەیاندن لە بواری کار و کارجێڕی و زۆر زۆری استفادەم لێ کردو لەوچ لە دوو بڕیارە لە بڕیارێکی زیرەکانە توانی بێتم دەستم کەوێتەوە. ئەمەی کە ئەکرێ کەسێ لی پەشیمان بێ ئەوەیە دەورە هەبووە نەڕۆشتووە، کتێبێک هەیە نەتخوێندوێتەوە، لەوە پەشیمان بە نەتخوێندوێتەوە، هەرگیز پەشیمان مەبە بڵێ وەڵا ئەو کتێبم خوێندەوە ئیسفادەم لێ نەکرد، لەوە پەشیمان بە فڵان کتێب هەبوو ئیسفادەت لێ کرد و نەتخوێندوێتەوە. مەڵێ وەڵا فڵان دەورەم بینی و زۆری ئیسفادەم لێ نەکرد، پەشیمان بە لەوەی فڵان دەورەی تر هەبوو نەتخوێند. چونکە ئەبێت تۆ لە نەکردەکانت پەشیمان بی، کردەکان تەجروبەیەکیان هەر پێیابی توی گەیاندوتە ئەمڕۆ، بەڵام ئەوەی کە نەت کردووە ئەکرا تۆ بگەینێتە شوێنێکی زۆر زۆر بەرزتر. بۆیە منەڵێم بەڵێ زۆر ئاساییە گەنجێک بڕوە 2 ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆن 5 ملیۆن بۆچی کاتێکە فکرەیەکت هەیە وا ئەزانی قازانجەکەیت و دەوڵەمەنە بیت و پارەت دەسەکەوێ ئەچی مجازەفەکەی بە عمری خۆت و بە کاتی خۆت و خۆتە خەیتە مەترسی و ناڕەحەتی و ئەم هەمووشتە ئەی بۆ پێشتر تۆزێ مجازەفە نەکی بۆی فێر ببیت و خۆ پێ بگەێنیت و شارەزای پێک. هیوا هەیە بۆ نمونە بەڕێزان، هیوا هەیە چۆ چێشتخانەیەکی داناوە، بەم نمونێ ئەمە بڵێن ئەو ڕۆژی کە چێشتخانەکە دائنێ ئامادە نییە پێش ئەوە بڕوە لە 10 چێشتخانە نان بخوا سەرنج بات. بۆ ئەڵە بۆ پارە سەرفکەم، بەڵام باجێگەی لەوە هەرگیز ڕاز نەبیتەوە لە ژیانتە. تۆ دڵت نەیە بەشە دێنانەکە ئەخۆی کاتە خۆشەکە ئەبەیتە سەر باشە، تۆ دڵت نەیە بچی لە 10 چێشتخانە نان بخۆی هەتاوەکو چێشتخانەیە دامەزرێنی هەرگیز مەچوتە چێشتخانەکە دامەزرێنە. تۆ دڵت نەیە بڕۆی 4 کتێب بخوێنیتەوە لەسەر بزنس بەڕێوەبردن بۆچی چێشتخانەدانی. بۆ نمونە ئیتر وەرە لێرەوە قیاسکە بۆ زۆربەی شتەکان. ئەڵێ لە ئەزمموی ژیان چۆن شتە ڕاستەکە دۆزیوەتەوە. بەڕێزان سادەترین شت لە دەروونزانی پەروەردەیە کە باسی فێربوونەکە ئەڵێ محاولە و خەتا، یعنی هەوڵەیت و ئەکەویتە هەڵەوە، هەوڵەیت و ئەکەویتە هەڵەوە. یعنی ئێستش بیرەکەمەوە زۆر زۆر سپاسی خوای گەوراکەم کە چەندین جار بە زەحمەت پارەم کۆ کردوێتەوە لە ئیشێکا فەوتانوم. ئێستش سپاسی خوای گەورە ئەەکەم کە ئەو ئیشانم لە سەرتاوە سەری نەگرتووە. تەسەورەکەم ئەگەر لە سەرتاوە سەری بگرتایە وایە بە هەموو عمرم ڕام کردایە بە دوایە بە ئیشێکی بچووک بژیانەیە کە سەری نەگرتووە، بەڵام دەرسێک فێر بوو، بەڵام چوومەتە سەر سکەکە. ئێتۆ ئەبێت توانای ئەم قوربانیدانت هەبێ بەڕاستی. من ناڵم بڕۆ مجازەفە بکە، ئەمڕۆ عیلم ئەوەندە لە بەردەستایە ئەتوانی بە بەرچاوڕوونی هەنگاو بنی. زەمانێک من بەرچاوڕوون نەبوو، بۆ نمونە ڕۆشتم کۆمپانیام داناوە بەبێ ئەوەی بزانم مانیجمنت چییە، یعنی بەبێ بزانم بەڕێوەبردن چییە، بەبێ ئەوەی بزانم بازاڕسازی چییە، بەبێ ئەوەی بزانم بەڕێوەبردنی سەرچاوی مرۆیی چییە، بەبێ ئەوەی بزانم ژمێریاری چییە. ئێتۆ کە ئەتێگەچی کۆمپانیایەک دانی یعنی وەکوایە قومار بکەی، یا ئەیبیتەوە یا ئەیدۆڕێنیتە خۆ لەمە زیاتر نی، بەڵام بە ئەگەری زۆر ئەیدۆڕێنیت. ئەڵێ چۆن بتوانم بێ زەحمەت دەرباری 5 ساڵی داهاتووم ڕوون بم. پێشەوەی بیر لە 5 ساڵەکە بکەیتەوە، بیر لە 7 ساڵی تر بکەرە حەسەکەی چۆن بیت، چۆن بژیت، ژیانت چۆن بێ. واتە تۆ ئەبێ یەکەم جار خەونێک هەبێ بۆ 7 ساڵی تر تا تۆ پلانە هەبێ بۆ 5 ساڵی تر. کاتە خەونیش چۆنە؟ خەون خەیاڵە، یعنی نای بڵێ وەڵا ئەم شتە مەنتیقی نییە. بۆ نمونە تۆ کەسێکی تەلەڤیزیۆنی ئامادەیت، نابێ بڵێ وەڵاهی چۆن ئەتوانم ڕۆژێ ببم بە توێژەرێکی عالەمی. بۆنە باوەڕکەن بەڕێزان ئێستاکە لەم کوردستانە مامۆستای زانکۆمان هەیە، ئاست و پلەکەی ئەوەندە بەرزە لە ناو سەدان مامۆستای زانکۆ لە ئەوروپا ناتوانانی مامۆستایەک لەو ئاستە بەرزە ببینیتەوە. باشە من ماستەرەکەم لە ئەوروپا خوێندووە، وای لە ئەوروپا نەچووم تەنها ماستەرێ بخوێنم 7 کۆرس وەربگرم 7 مامۆستا بناسم، نزیکی 34 کۆرسم خوێندووە، زۆربیان مامۆستاکان هەرێکی لە وڵاتێکەوە هاتووە. باوەڕکەن لە کوردستانی ئێمە مامۆستامان هەیە لەو مستەوا بەرزایە، یعنی لە کوردستانەوە پێی گەشتوتەوە واستە بەرزە. هەر کوردمان هەیە ئێستاکە، کوردمان هەیە خەڵکی ئەم وڵاتەیە بە ئەسڵ یەکێکە لە گەورەترین زانەکانی هارڤارد. لەبەرەوە هیچ شتێک مستەحیل نیە.
شتەکە ئەکرێ بەڵام کاتێک کە تۆ خەیاڵەکەت بۆ ئەگەر بۆ 5 ساڵی تر مستەحیلە ئەی 10 ساڵی تر ئەی بۆ 15 ساڵی تر ئەی بۆ 20 ساڵی تر کاتە هەر دوورکەویتەوە خی گەورە تۆفیق باش شتەکە هەر ئەکرێن بەڵام شتەکە بەپەلەبەل ناکرێت تو هێشتا تەلەبێکی ئەدادی بە تەمای 5 ساڵی تر کۆلێژی پزیشکی و تەواو کردبێت جارێ کۆلێژی پزیشکی 6 ساڵیە یعنی بێ شتەکە لە دوورخایەنە شتەکە منطقی ئەبێت یعنی ژیرانە دەرەچێ ئەگەر تۆ لە دوور بۆ نمونە من ئەڵێم ئایا من ئەتوانم ببم بە یەکێک لە ڕۆمان نووسە عالەمیەکان 5 ساڵی تر ناتوانم بەڵام ئایا ئەگەر هەوڵ بم تۆ بڵی من 20 ساڵی تر نتوانم لەوەجێ بتوانم تا 20 ساڵی تر هەوڵ بم بۆ نەوە یعنی بۆ خەڵک چییە من نتوانم ئەها یعنی تۆ ئەگەر شتەکە دوور خەیتەوە دەوچێ بتوانانی وە شتێک کە من لە ژیانی خۆم زۆر ئیسفادەم لێ کردووە و زۆر جار حەزەکەم یەکسەر بێم شتێکی عملی باسکەم لەبەرەوەی کە ئەگەر ئێوە خۆتان سێرسکەن هەموو زانیاریێکتان دەستەکەوێت بەڵام من کە قسە ئەەکەم تۆ قسەیەکی من لەوەجێ زیاتر ئیسفادی لێ بکەی بەناو ئەزمموی خۆمان ڕۆشت بێ بم ئەزمونە متەواضعانی خۆم لەوەجێ شتێک بڵێم تۆش ئیسفادەیەشی لێ بکەی شتێکی ئیسفادەم لێ کردووە ئەوەیە من ناچم یعنی چەندین جاری کەش وتووە من ناچم پێشبڕکێ بکەم لە مەودای کورتە چونکە ئەزانم ئەی دۆڕێ من ئەگەر بڵم ئادەیکی ئازایە با تا 100 مەتر ڕاکەین دۆڕاوم لە 100 دۆڕاوم و تەکیدم نایبەمەوە ئەگەر بڵم ئادەی یەڵا من نازانم ئێوە کێ وەرزشکارێکی وەرزشکارنیە من زوو وەرزشکار بم ئێستا ناتوانم بەخۆم بڵم وەرزشکار هەرچەنە ئەچم بۆ وەرزش بەڵام ئەگەر ئێستا کە بڵین ئادەی لە 1 کیلۆمەترە هیچ ئومێدێکم نییە بەس ئەگەر بە من بڵێن پێشبڕکێیەک هەیە لێرەوە بەپێ ئەکەوینە ڕێ هەتا وەکو بەرلین لە بۆ نمونە لە هەڵەبجەوە ئەکەویتە ڕێ هەتا وەکو بۆ نمونە بەپێ ئەڕۆی باشە بەپێ ئەڕۆی هەتا وەکو ئۆزبەکستان من لەوە چێ بڵم من ئامادە ئومێدیشم هەبێ یەکەم بم بۆ لەبەرەوەی هیچم پێ نەکرێ لەو کاتانە کە خەڵک حەزی لە ئیسراحەتە ئەتوانم زۆر کەم لە خۆم هەستمەوە سەر پێ بڕۆ بەڵام بەخوا ئەگەر بە ئازایەتی بە ئەو خەڵکە لە من زۆر ئازاترن ئەو خەڵکە لەوەچە زۆر لە من زیرەکتر بن ئەو خەڵکە لەوەچێ ژینگەکەیان زۆر لە من باشتر بێت لەوەچێ تەمەنیان لە شولاریان وزەیان کاتیان هەموو شتێکیان لەوەچێ لە من باشتر بێ من ناتوانم منافەسەی ئەو خەڵکە بکەم بە توانای ئێستەمەوە بەڵام کە هاتە سەر مەودایەکی درێژ ئەزانم ئەو خەڵکە برسیان بوو تااقەتیان نامێنێ خەویان هاو تااقەتیان نامێنێ مانوو بوون تااقەتیان نامێنێ بارودۆخەکە نەگونجاو بوازەهێنن ئەڵێم من ئەی بەمەوە چونکە من لەما باش ئەگەر تەماشای ڕابردووی خۆم کەم نە من لە خەڵک زیرەکتر بووم نە من لە خەڵک بەتواناتر بووم نە ژینگەکەی من باشتر بووم باوەڕکەن تەنها لەوا باشتر بووم ئەو کاتانەی ئەوان وتویانە دەبا بڕێم بخەوین دنیا ئەوە نایەنێ من وتومە شەر بێت تابانی بەیانی بیخوێنمەوە تاویکەم ئەو کاتێک کە خەڵک وتوێتی وەڵام من پێویستم مەسەرەن بە ئیسراحەتێکە و کوڕە خۆ دنیا ئەوە نایەنێ و کوڕە قەیچەکە باسیری فیلمێکیش بکەین و کورە ئەچین نازانم با دوو سەیرانی تریش بکەین و بە شەرتە سەیرانیشم کردو سێری فیلمیشم کردووە خەوتوشم بەڵام قسەکە لەسەرەوەیە توانیومە زۆر کەم لە خۆم لە ئەو وەزعیکە خەڵک ئەوەستێ من نەوەستم ئەیگینا تەئکیدم ئەگەر مەوداکە کورد وایە ئەوانی کە لە من لێ هاتووترە بوون من چەندین نەفر لە خوێندنە لە من زۆر زیرەکتر بوو لە خۆناغەکانە دەرەجەکانی لە من باشتر بوو بەڵام لەوە چه خوێندنیشی تەواو نەکردبێت باشە کەواتە منافەسەی درێژخایەن بکە خەونی گەورەت هەبێ بکە وەرە ڕێ ئەگەیتە ئەو پەڕی سەرکەوتن اینجا بەڕاستی بەڕێزان پشت بەخوا بەستن یعنی خۆی ئیمان یەکێ لە مویمەکانی ئەوەیە تۆ کە پشت بەخوا ئەبەستی ئەزانی توانای بێسنوور لە لای ئەوەیە ئیتر بۆ ئەم شتە مستەحیل بێ بەلاتەوە یعنی خۆتان نەزانن هیچ شتێک ئاسی نابێت لە دەسەڵاتی خوای گەورە کەواتە بەشێک لە شتە مویمەکە ئەوەیە کە ئیمان بەخوا و پشت بەستن بەخوا ئەو جۆرە ئیحساست بۆ دروستەکە بەڵێ ئەکرێ ینی بۆنە من ئەو کتێبە لای من نییە ڕسمی کتێبی شانداناوە ئەڵێ نەگەر لات بێ بەداخەوە لای من پشتیوانە
لەوە ئەچێ ئەگەر بەشدار بوویەک ئێستا ئامادە بێ لای بێ بتوانێت ئەپلۆدیکە. بۆ پۆستی ناوی یەک دوو کتێبم پێ بڵێن ئەرک نەبێ بیخوێنمەوە زانیاری عام. ئەڵێ چاوپێکەوتن وەڵا باشترین شت ئەوەیە کە سێرچکەی نەک کتێب بخوێنیتەوە، سێرچکەی لە زیرەکیە دەستکردەکانە سێرچکەی لە سێرچ ئەنجنەکانی وەکو گوگڵیشا سێرچکەی و یەکێ لە شتە باشەکان ئەوەی بە یەک دوو زمانی جیاواز سێرچکەی. بۆ نمونە من جاری وایە زانیاریەک بە فارسی کە سێرچی بۆ ئەەکەم شتی جیاوازم نایەتێ لە کاتێکا بە ئینگلیزی هەموو شتێک هەیەوە نیە ئەڵەن بە ئینگلیزی هەموو شتێک هەیە، جاری وایە بە عەرەبی سێرچەکەکەم شتێکم پێ ئیسفادەی لەکەم مرج نییە، یعنی تۆ بڵێ وەڵام من هەرە بە ئینگلیزی سێرچکەم. بۆیە باش وایە بەڕای من لە هەنێشتا بە یەک دوو زمانی جیاواز سێرچکەم شتی زۆر باشتان دەسەکەن. مەسەن بە ئەو مەبەستم ئەو بەڕێزە بوو کە ئەڵێ من چاوپێکەوتنێکم هەیە. زۆر زۆر سپاس کاک هەردی، زۆر زۆر سپاس کاک محەممەدجان. ئەڵێ لەم وەزعی ئێستا کە بازار کزە چ پێشنیارێکت هەیە بۆ خاوەن ئیشەکە؟ بەڕێزان لە بزنسە ئەگەر وەزعەکە باش بوو شارەزای ئەو باتە پێشەوە، ئەگەر وەزعەکە خراپ بوو شارەزای ڕزگارتەکە، واتە هیچ شتێ لە بەدەستێنانی شارەزای گرنگتر نییە. جا کە ئەم بارودۆخانە ڕوو ئەیە کاتت هەیە جایی وا هەیە کابرا بۆ نمونە بارودۆخێک هاتوتە پێشەوە یەک مشتری نەماوە، لەم کاتا ئەزانێت تا وەزعەکە یەکلایی نەبێتەوە خەڵک نایە بۆ شت کڕین شت نابا وەزعەکە وەستاوە. ێکەواتە ئێستا گەورەترین فرسەتە بۆ خوێندنەوەی کتێب و بۆ دەورات و بۆ پلاندانان و بۆ گەڕان و سەفەر و سەردانی شوێن و یعنی ئەبێت تۆ هەلەکان زۆر زۆر بەباشی بقۆزیتەوە. هەڵە ماسوانیان زۆر سوودمان لێ وەرگرت، زۆر زۆر سپاستانەکەم. لە کورسی حکمت و دانایی ئەم وتە زۆر کاریگەری لێم کرد، فەرمووت هەر شتێک بۆ ئایندەیەکی دوورتر بەرژەوەندی و ئایندەیەکی دوورتر هەبوو ئەو شتە حەکیمانەترە، یعنی هەر شتێ بۆ ئەمڕۆت باش بێت بۆ بەیانی ناخۆش بێت ئەوە پێچەوانەی حکمەتە. دەستەکانە خۆش بێ کاک شەعبان یونس، بەڵێ کۆتا نزیکترین کۆرسی تازەم کەوت بێتمەوە کۆرسی بەدەستهێنانی حکمت و دانایی بوو، دەستەکانە خۆش بێ و بزەبت لە کۆرسی حکمت و دانایە من باسی خەسڵەتەکانم کردووە، کۆمەڵی خەسڵەتێ لە هەر کەسێکا کۆ بێتەوە ئەکە ئەکرێ حکمت و دانایی بەدەست بێنە. یەکێک لەوانە ئەوەیە کە مستەقبەلی دووری لا گرنگتر بێت. والآخرة خير من الأولى. ئەڵێ ئەکرێ ژمارە تەلەفۆنت بزانین، وەڵی ڕاستیەکەی خۆش لەوای ژمارە تەلەفۆنم نییە، یعنی لەوە چ عەجیبتان لێرە ژمارە تەلەفۆنم نییە، لەبەروی ڕۆشتم سیمکارتێ بکڕم و تیانە بە کارتی زانیاریشت هەبێت، ژمارەکەی ئەوروپاشمیش ناکەم، کارتی زانیاریشم دیار نەماوە ئەبێ بڕۆم یعنی بە شتێ بکەم جارێ ژمارەم نییە، بەڵام هەر کەسێ بیەوێ ئەتوانێت لە ڕێی ئاوات ئەکادیمیەوە دەستی بگا بەو زانیاریانی کە لای ئێمە هەیە. پێم وایە زۆر شتمان بڵاو کردوێتەوە بنای ئاوات ئەکادیمی، لە یوتیوب هەیە، لە تەلەگرام هەیە، لە ئینستاگرام، لە فەیسبوک. ئەگەر کەسێ وەک تۆ بیەوێ ببێتە کەسێکی کاری کرد لە بوارێک ئایا پێشنیارت چییە؟ وەڵای پێشنیارم بەردەوامیە، ئینسان ئەگەر بەردەوام بوو هەرگا بە نەتیجە. ئایزان گەشتمە کۆتا نووسینتان، زۆر زۆر سپاستانەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. لەخوای گەورە داواکارم کە یارمەتیمان بە بتوانین دەستێکمان هەبێ لە پێشخستنی کۆمەڵگاکەمان و دەستێکمان هەبێ لە باشکردنی ژیانی خۆمان و دەوروبەرەکەمان و بتوانین ئینشاءالله ڕۆژێک بەو خەونە بگەین کە ئێمە ژووکو میلەتانی تر خاوەنی وڵاتێکی بەهێز بین و بتوانین ئەو شتێک کە ئەیکەین بەزایە نەڕوا. بەداخەوە زۆر جار لەبەر نەبوونی ئەوەی کە دەوڵەتێکی بەهێزمان نییە، بەڕاستی هەزاران گەنجی کورد لە عالەمە وزە و تواناکانیان
زۆر جار بە هەدەر ئەڕوا شوێنێک نییە تایە کۆ بێتەوە. بەڵام ئەگەر ئێمە خەونی گەورەمان هەبوو ڕۆژێک وڵاتێکی بەهێزمان بنیاتنا، ئەوە بە دڵنیایی هەموو بیرۆکەکانمان، هەموو قسەکانمان، هەموو هەوڵەکانمان ئەچێتە خزمەتی ئەو وڵاتەوە و ئەو کاتە دابەشە بێتەوە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا و ئەو کاتە زۆرترین کەس ئیسفادەی لێەکە. هەر سەرکەوتوو بن. زۆر خۆشحاڵ بووم، دڵم نایە بەجێتان بێڵم. نمونەتان زۆر بێ. سوپاسانەکەم تا ئێستاکە لەگەڵم بوو. خۆتان لەگەڵ. خۆتان لەگەڵ. ئەو بەڕێزانە کە دەستیان هەڵبڕێەوە ببورن، من ئێوە بکەمەوە بە هۆست داوای لێبوردنەکەم، ئەکرا پێم ببڕن، چونکە مادەم زوومەکە من نەم کردبوویەوە. بەڕێز هەڵم نەکردبێ نووسراوە ماڵستا چرا ببوورە ئەگەر مایکەکەت بکەیتەوە داوای لێبوردنەکەم لەوچ لە زوو شو دەستم خۆش بێمەمستا خی گەورە جەزای خێرتان بداتەوە. سپاس بۆ ئەم کاتەی کە بەڕێتان بە ئێمەتاندا و بۆ ئەم بابەتە گرنگە کە بەڕاستی زۆر زەرور و زۆر پێویست بوو. خی گەورە جەزای خێرتان بداتەوە بە ناوی خۆم و بە ناوی تەواوی با بڵێن بەڕێوەبەران و ئەندامان و مشریفانی کەناڵی دەواازەی سەرکەوتن. سپاسی بەڕێسانەکەم بۆ کاتی بەڕێسان بۆ ئەم بابەتە گرنگە و سپاسی تەواوی ئامادەبوونەکەم ئەمانەی ئامادە بوون و تا ئێستا لەگەڵمان ماونەتەوە، ئەوانەی پرسیاریان کردووە، ئەوانەی تێبینیان هەبوو، ئەوانەی دەستخۆشیان هەبووە. سپاس بۆ هەمولایە. مامۆستا پرسیارێ زۆر دووبارە کرایەوە، باسی ئەوە کرێ پێشنیاری چ بابەتێکیان چ کتێبێکمان بۆکەی لەسەر ئەم بابەتە پێما بێ بەڕێزان مامۆستا وەڵامی دایەوە گوتی هەر پەرتووکێ بخوێنەوە ئەکرێ بەشێک لە بابەتی ئەم شەومانی تێدا بێت و سوودی لێوەرگرن. بڵێ کتێب بخوێنەوە لەسەر بەڕێوەبردننی استراتیژی یاخود دانانی پلان یان پلانی استراتیژی، پلانی استراتیژی تاکە کەسی، پلانی استراتیژی دام و دەستگا کا بە کۆرسیش هەیە، بە کتێبیش هەیە، ئەکرێ زۆر زۆر سوودی لێوەربگرن. و لە ئێستا من تاکە شتێکە هەم بێ لە ناو پرۆگرامی بزنس لیدەرە کۆرسی بەڕێوەبردننی استراتیژیم بە وردی وتوەتەوە کە لە ژیانی کەسیەوە دەست پێەکان بەرەو پێشخستنی کۆمپانیایەک بۆی ببێتە کۆمپانیایکی زۆر پێشکەوتوو لە وڵاتەکە یان ببێتە کۆمپانیایکی نێودەوڵەتی. زۆر زۆر سپاسەکەم. پێم وایە لە بازاڕە ئەو ناونیشانانە زۆرن، پێویست ناکە من ئاماژە بە یەک کتێبی دیاری کراو بکەم. بۆ نمونە دکتۆر تاریخ سویدان کتێبی نووسیوە لە بازاڕە ئێستاکە لەم ماوە سەردانی کتێبخانەیەکم کرد لە کوردستان، بینیم کە کتێبی تیا وەرجێڕاوە لە نووسینی دکتۆر تاریخ سویدان باسی پلانی استراتیژیەکە و دڵنیام شتی زۆرتری ژێ دوایی ئەو بەڕێزانە ئەتوانن لە کەناڵەکە بۆتان دابنێن. دەستان خۆش بە مامۆستا پرسیارێکی تریش زۆر دووبارە کراوەتەوە، ئەڵێن ئەو کۆرسەی باڵن لەبەر چۆم ڕۆشت حکمت و دانایی بۆ هەمووانیان تەنها بۆ ئەندامەکانی ئەکادیمیایە؟ ئەو کۆرسە لە ئاوات ئەکادیمیش دانەنراوە بۆ ئەوەی خەڵک بێ بەشداری تیا بکە، بەڵام ئێمە نوێترین پرۆژەمان بریتە لە تۆڕی ئاوات ئەکادیمی کە بریتە لاوەی کە هەر کەسێک لای ئێمە کۆرسی خوێندبێ هەلی ئەوەی پێین کە ببێتە ئەندامی ئەکادیمیا و ئەوانەی کە ئەبنە ئەندامی ئاوات ئەکادیمی ئێمە خەمیان ئەخۆین، کۆرسیان پێ ئەڵێین. یەکێک لەو کۆرسانەی کە پێمان وتون ئەوانەی کە لە ڕابردووە بوونەتە ئەندامی ئەکادیمیا بریتی بۆ لە کۆرسی گەیشتن بە حکمت و دانایی و ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکە، ئێستاکە نا بەس لەوە چێت لە ماوەیەکی نزیکە بێتە بەردەست زۆرێک لە خوازیاران کە بتوانن ئینشاءڵڵا سوودمەند ببن لەو پرۆژانە. دەستان خۆش بە مامۆستا پرسیارێکی تر بەڕێزی کردوێتی، بەڵام من ئەو پرسیارە بەگشتیەکەمەوە. ئەڵێ من زۆربەی پەرتوکەکان ناویان لە ئای ئەدەم، وەکو زانانی ئێستا ئای بۆتە بەرنامەیە کە زۆرینەی خەڵکی بەکاری دێنێت. ئایا من بەکارهێنانە هەر تۆ هەر شتێکت هەبێ جاری وایە لەسەر خۆی هەر بە ئەنقەز وەکو بێزاریەک بەخۆی بێزارە ئەیوە قسە لەگەڵ خۆی بکات و ئای بەکاردێنێ؟ ئای ئەمە ستایلێکی باشە؟ پەرتوک بێت یان پرسیارکردن بێنن ئەم شتەی بەگشتی کە لە ئێستا کە لەم سەردەمەیە بوونیەیە لە ئای ئایا ستایلێکی باشە؟
بەڵێ خۆی لە ڕاستیە AI بریتە لە ئامێر واتە هیچ شارەزایەک نایە بە ئێمە بڵێ AI ئیتر ئاخر شتەوە مهمترین شتەوە هەموو شتێکە نە AI بریتە لە وەسیلەیەک توڵ یعنی چۆن تۆ ئەم مۆبایلە وەسیلەیەکە بەدەستەوە ئینتەرنێت خودی خۆی وەسیلەیەکە کۆمپیوتەر خودی ئەبێت تۆ هەوی تا ئەو شتانە ئیسفادەیان هەبێ ئەبێت تۆ بزانی چۆن پرسیارەکەی لە AI ئەگەر نا کەسێک مرۆڤێک نەبێ کە خەمی خۆی بخوا کەسێک نەبێ پلانێکی هەبێ بەرچاوی خۆی ڕوون بکە ئەمڕۆ بڕۆی AI بخەیتە بەردەست نازانێت لە AI بڵێ چی یعنی چ پرسیارێ بکە لە AI بەڵام بە دڵنیاییەوە هەموو شتێک ئەبێ ئەو کەسە بەکاری بهێنێ بۆ نمونە هەوڵ بە سێرچکا لە ئینتەرنێت هەوڵ بە هەندێک وردەکاری هەیە لە AI-ەوە دەستی کەوێ جاری وایە کتێبێکە ئەم کتێبە لە بازارە بە جوانترین شێوە چاپ کراوت بە 2,000 لەوە 5,000 تۆ بتانی بیکڕی و ئەتوانی بیخوێنیتەوە ئەتوانی مڕاجعی کەیتەوە ئەتوانی تێبینیەکان دیاریکەی لەسەر کتێبەکە ئەم جۆرە بەکارهێنانە بەکارهێنانێکە کە تۆ مەفروزە ئەم ڕێگایش بەکاربێنی بەڵام لەوە ئەچێت لەو لاوە کتێبێکی کە دەستی ناکەوێت زۆر بە ئاسانی لە AI بپرسی کورتەی ئەو کتێبم پێبە بەڵام بە تەئکید کورتەی ئەو کتێبە نابێتە ئەو کتێبەی تر بەس تۆ مەجبوری یعنی کات کەمە ئەتوانی لەو لاوە گوێ لە کۆمەڵە کتێبی دەنگی بگری لەو لاوە کۆمەڵە کتێب بخوێنیتەوە لەو لاوە هەندێک پرسیارت هەیە لە AI بکی و لەو لاوە بتانی بەردەوام یادداشت بنووسی لەولاترەوە بچی بەشداری کۆرسکەی بە کۆی گشتی تۆ پێ ئەگەیت و ئەگەی بە نەتیجە پێم وانە ئینسان بەس بە خوێندنی کۆرس بەبێ خوێندنەوەی کتێب و بەبێ مطالعە و بەبێ AI نەتیجەی هەبێت پێم وایە ئینسانێک بەس AI بەکاربێنێ من خۆم جاری وا هەبوو ماوەیەک بەس سەرقاڵی AI بووم هەرگیز ئەوەی ئیسفادەم نەکردووە کە شتێک وای لێ کردوم بگەڕێمەوە بۆ AI ئێبێت تۆ شتێک واو لێکە بۆ نمونە گوێ لە کتێبێک ئەگری ئەچیتە ناو مۆزوعێکەوە گوێ لە پۆدکاستێک ئەگری لەوێ دات ئەسڵەکێنن کە شتێک گرنگە ئەچیتەوە بۆ AI ئەجینا خۆی AI ناتوانێت تۆ داسڵەکێنێ AI ناتوانێت بزانێت تۆ چیتەوێ ئەبێت تۆ خۆت چاوگوێت بکەیتەوە خەریکی گوێگرتن و خوێندنەوە بی خەریکی ڕاوێژکردن بی خەریکی خوێندنی کۆرس بی ئەو شتانی کە ئەزان بۆ ئایندەتان گرنگە یەکسەر وەرنە ناو AI لەوێ پرسیاری لێ بکەن وردەکارێکی وەرگرن بە دوایە بڕۆن بەو شێوازە ئەتوان AI زۆر ئیسفادەی لێ بکەن دەست و چاوتان خۆش بە مامۆستا بەڕێزان سپاس بۆ هەموو لایەکتان لەوە مامۆستا زیاتر هیلاک ناکەی نزیکی 2 کاتژمێرە لەگەڵمانە دووبارە سپاسی مامۆستاکەین بۆ ئامادەبوونی بۆ ئەم کاتێک کە بە ئێمەی بەخشی خی گەورە جەزای خێری بداتەوە بۆی بکاتە توێشوێک لە ڕۆژی قیامەت ئینشاڵڵا پرسیار هاتووە بەڵام داوای لێبوردنەکەین بەڕاستێگر ئاوا بە جوێرەی پرسیارەکان بێت ئێمە کاتژمێرێکی تریشمان پێویستە بۆیە مامۆستا لەوە زیاتر هیلاک ناکەین سپاسیەکەین و سپاسی ئامادەبوونەکەین کە لەگەڵمانە بوون ئەوانەی پرسیاریان کرد سپاس بۆ ئەوەی کە ڕێزتان لە خۆتان کرد بۆ ئەوەی کاتێک دەرخانکەم بۆ خۆتان بۆ ئەوەی خۆتان بەرەو پێشەوە بن چونکە ئەمە ڕێزگرتنە لە خۆتان لە کاتێکە لە ئێستادا کەسانێکی تر هەن خەریکی شتی تەرفی هاتن بەڵام ئێوە خەریکی خۆ بنیادنانن سپاس بۆ هەموو لایەک مامۆستا قسەی کۆتاییتان سپاسانەکەی پەیامتان سەرکەوتنتان بۆ خوازم هەمیشە ئەو بزانن ئەو شتانەی کە لە ئایندایەت تۆ ناتوانانی بە بارودۆخی ئێستابی پێوی لەوە ئەچێ بارودۆخەکەی ئێستا لە خراپترین بارودۆخا بێ و خۆشت لە خراپترین بارودۆخابی بەڵام دوای 10 ساڵی تر تۆ لە هەر هەمومان سەرکەوت و زربی بۆیە ئەوەی کە ئەی پێوێ نیەتەکەی ئێستەی تۆیە بیرکردنەوە و پلانە استراتیژیەکانی ئێستەی تۆیە و لە درێژخایەنە هەر کەسێک لەوە ئەچێ درێژخایەنتر بیر بکاتەوە و مەودایەکی باشتر با بەخۆی لە هەمومان سەرکەوتوتر بێ هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ سپاسانەکەی مامۆستا دووبارە و بەڕێزان ئەوانەی داوای تۆمارتان کردو تۆمار کراوە ئینشاڵڵا لە دەروازەی سەرکەوتن لینکەکەشم لە چات داناوە ئەتوانن لەوێ سوودمەند بن سپاس بۆ هەموو لایە دووبارە سپاس بۆ مامۆستا هەر کەسێ بیاوێ سەر بکەوێت و سەر بکاتە لووتکە ئەبێ شەونخوێنی بکە شاخەکانیش لە وردە بەردام پێکاتوە تاوی بینارێکی تر و کاتێکی تر بەخوایەکتان نەسپێرین کەس پارتەزایە ناکات سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه